ئەرێ جەماعەت ئەوە چییە و چ باسە لێرە؟ کرۆ بەرنامەی میگمیک باسی چێشتەی کۆمەڵگایە خۆشی و خەندە و ئامۆژگاری ئازار و دەردی ڕۆژگاری خۆشی و خەندە و ئامۆژگاری ئازار و دەردی ڕۆژگاری لاتان دەبین بە یادگاری خۆشی لە نێوتان دەباری لاتان دەبین بە یادگاری خۆشی لە نێوتان دەباری خۆشی لە نێوی هەمووتان دەباری بەرنامەی میگمیگ ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیگ ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگمیگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە بەرنامەی میگمیگ ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیگ ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگمیگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە میگمیگ خۆشیە میگمیگ تاڵیە میگمیگ خەندەیە میگمیگ ئامۆژگاریە چەند قەڵبوولەوەی؟ 65 کاچی منە زۆر بزانە مشتری دەبی ڕوود لەگەری خۆش بی ئەو ڕۆنان کەتیتە ناو دەوی شێری کورەوەڵا کەتێ ناو زگی شێری ئەوزە دەبی ڕوود خۆش بی و باتەکێتە چی جوان وای لێ بکەی کابرات زارێکی دی بێتەوە باشە کاچی من درۆژ لە بۆ مشتری مەکە ئەو بابەتەیمە چییە هەر ئەوەیە تەواو کوڕی خۆم باشە وڵی هیچ مشتری قوتار ناکەم ماڵی خەڵکیش مەشتێنەوە وەڵا ئیمە باشترە و ئیمە نازانم چییە و برێ کاکە ئەو بابەتەکەمانە و وەسەلام باشە برێ کوڕی من هەدی ڕوشت خۆش بی لەگەرەوە عەمەلانە ئاگاشت لێیان خۆت بە مۆبایلی مەشغوڵ مەکە کوڕمە تو لەسەر کاسبی و نانەکی پیا بکەی نەک خەریکی مۆبایلی باشەوە لەوە من دەتبینم ئەلحەمدولیلا هیچ مۆبایلی لەدەست نییە باشە کوڕ خۆم دەوەش بگرە باشە ئاگا لێبێ حساباتەکان بە جوانی بکەم باشە وەستە حەومان داگرت داتانگرت کارەوە هیچ نما ئەدیاوی ناوکیای ئەوشی مەیە ئەدی کاکەویشی مێ نەگوتیە ئەدی خۆ نەڕۆیی نادوێ دەی برام دەی چاوی من هەڵتان ساک یا ڕەبی دەبڕۆ کاکەلۆ ناڕۆی دەبڕۆ کورە کاکە دەیەکی دوو بینن خاتری خوای خاتری ئەو خوای دوو بینن کاچم دە دوو بینێنن وەرە تۆ سەتەوە وەرە نەسمێنەوە مردین پشتمان شکا کرا بە چتریقی پشتشکای سەختە چیارە وەڵا دوو بینەوە چی من وەلەگە چێتە سەختەچی کورا کورە لەگە دوو سەختەچی کورا بەخۆ سەختەچی بە بیگدە دوورە نوێڕانە نوێژێ توێ مزگەوتێ 22 ڕکعات نوێژ کردیا 2 ساعت پێچووە ئەدی کچە نابدووە چی دەچێ بازار لە بۆ یەک لەفەی 2 ساعت پێدەچینایە وڵا خەڵکم بیش چاوم لە تو کردیا باشە کاکە چاوەکەم باشە با ئەو بارەی خلاصکەم بیکە خاتر ئەو خواسە ساحێمات بێ ئەمە چی پێ برێم ئەتو بەس پێم برێن ئەو دەرێترسیەی ها ئەتو دەنوێی پان دەکەیەوە کورە قەزێ پاکردنەوە نیە ئێستا کابرا بێت نارێن گۆشتاکرێ لە سمێنێکەوە کابرا گەلە نەگەر کورە وەڵا وەستا هیچ وەڵە سبەنە و ڕانەوەستاینە
ئەوە یەک سەعاتە ئەنگۆ خۆتان کەشف کردیە هەموو جۆم لێبوو لێرە هەی ساختەتیانە هەی ملتان بشێ ئەتو لە بۆ نوێژی دەچی ساعت و نیوە 2 ساعتت پێ دەچی بزانە لە بۆ لە فەخواردنەچی دەچی 1 ساعتت پێ دەچی کورە خۆ من مەیمونی بەخێو دەکەم پارەتان دەدەمێ حاجی من بەشەرین مەیمون نینە ئەمە ئیشی لۆ دەکەین و پارە خۆمان وەردەگرین خێرمان پێ ناکەی کۆزڵ قۆرد عیبەت جومان پێمەدا بۆ ئیش دەکەینەوە کوربە دراوە کاکە لە سبێنەوە کەسی سعاتی نەکرێ بە قوربان دەبوو وەچی قسەی دەکەم ئەنگۆ کردە من ئیشی خۆمان بە تەواوی کردی حاجی کورەکە یەک و بەڕێکتان نەگرتیە خۆ فەردەخێتان لە بۆ من هەڵناگرتیە بڕە دەی یاڵا بڕە ڕابەسە بڕە هەر چاوەکەم خۆت تووڕە مەکە لە بڕە دەی بڕە پالمەدا خۆمان دەڕۆین پالمەدا حاجی ئێمە چەندمان یارەمان دەکاتێن بەخێر بێکار ئەمە ساعتێکە ڕاوەستاینە خۆیان کەشف دەکەن یارێت تو ئاگەر لیان نییەوە لە خۆیان ئاگام لێ بە زەوانە بخوایان هەروانە لە بینی خۆیان لەوانەیە برسی بنما دینەوە ئیدی هەروە دەبی چاکدەم دوات خۆ من پارەیان بە بەلاش نادەمێ بەریشی ئەرێ بەڕاست بەفکرماتەوە پارەی 20 کومبارەکەی دنیات وەرگرت کومباری سێ ئەوەی ئەحمەدی ئەوەی گوتی دەدەمە کاکە دێوارە دەیدێت ناوەرم نەگرتیە ئێستا تەلەفۆنیشی لۆ دەکەم ئەویش دەینی نامێ چاریان ببینمەوە ناکەوت مليحي خشكنا ها خشككم كوي بقربان باشي هم لك باشن من علان شونن يا اخوا باش والله زانا باش سيوان باشو والله كيجاش باشا قربان دبن والله عيش باشا بابي زانا هذا والله قالك باشا اخوي بزبان الدكان دمو باستان ايه دوسكتي هاي كل هو كي دي خيري تاعي ان شاء الله قربانة ده بنتساود بانزكم ايه انا خسوتكوا ايه بقربان دم والله قالك اشتان غريبي ده كان بخواي خشكم والله خشكم دايك بكوربي او الدنيا ايه وانا برنج وفاصوليا كذبوا بيه وانا خوش هاو كرتوش يكسك شو الوقت لمنا يواريخ والله كان هيتي تا دكتور لما عيبي شوق سياكا بخوا دايم في عيدي أنا لو حيامد أو كلها باسي سيروان هالمكة انتياباتي نعزك احنا بنعيوها تعال ورد راس ري منها والله بلمتي دايكم انا بخواي دايك اكتي سيروان اخراتي سيروان عكسك زعيدنا بأورقي استورة بير انا والله كتيبة قربان الدبل تاي من دعلاماتك بقى تعال زوان ايمن اي رو دنا زور غريبة لام اي رو مليحة الزوبة كتيلة من ويا مليحة حلي ما توي اي كورب تبغى من يك ساعة تقساك من منوع حليمي لك ساعة تتسمى ممنونة بقربان دم دي خوال لقلبي ست ساعة أنا دوازة تلفوني بنياتوش ايوه بنت انا جو حساب كامل ادرك استبام دي توما كان زوانا لا كانش نديك تقول انا خير واخوتها نقول روا وخما لا برا خما غوري يا اخي برنامج متجاوز ورد لاك خوتو باش داري ناكي هنا ناخي خذ واش جاي ناكي ورد برا لا شو انا مالي يعني سباب بديت احيانا نصبان لا تونا عقلت السندري عاري ولا تسندري لا بقربان نفس ندري بخوا بابي حياه بس بيبغى نتصدق لا وديت عمر برنامج خما تواضق ولا ده الزوبة قبضة بقربان دم توشي شر ما كتعقتي شر من يسيري واجع ده انا تو بابا دي تاكيد دي درجه ده باش اللي ضلت انا اشكالهم ده تستطيع باش خما حاطك على التواضع باش يسد شعبان بەڕکاکە ئاگات لێیە ئەو عەمەلانە چەند ساختە چینە خۆیان لە ئیشەکەی دەبزنەوە لۆ ئاگات لێیان نییە کورە کاکە وەڵڵا ئاگام لێیە
ئەمن سبێنێ لەگەر هەردی بەیانی هاتی مەئیشەکە ئەوە دیتم ئەوانە کاکە ئەو هەموو کومبار و ڕاکێشەکانیان لە کیا و لۆری هینا خوارێ بەستە زمانانە یعنی الحەق یعنی هەمویان بە مەزبوطی ڕاکێشا بەزەوە دەزانی ساڵح و سەباح لۆوا دەکەن کاکە کە نیوە ڕۆدادێ کاتی نوێژی ساڵح دەڕوان لە ڕچی سەباحی سەعاتەکی ڕێژی پێدەچی لە بۆ 4 ڕکعاتی ئەویدی سەباح دەچی لە بۆ ناخواردنێ دەچی 2 فەلافلی دەخوات 2 سەعاتی پێدەچی لە ڕچی ساڵحی تێدەگەی تۆڵەی خۆی لێ دەکاتەوە ئەوچەوە لە ڕچیە گەوا دەکەم بەس لەگەر ئەوەشدا یعنی الحەمدولله ئیشی دوکانێ هەموو ڕاڕایی دەکەن هیچ نوقستانیەکمان نیە ئیشی دوکانێ تەواو جێبەجێ دەکەن تەواو لە شتەی ڕێک بێ ئەخرە من خەبوڵ ناکەم دەبێت ئەتو چاوی خۆت بکەیە چار چاو ئەو هانابی بمینێ نێری جارشکە خۆیان لە ئیشێ برزنەوە ئەمن ئەمەلەم ڕاگرتیە 24 ساعتیش بکە پارەیان دەدەمێ پارە کاکەجان ڕوخسەتم دەدەی دوو قسەی بکەم فەرموو تەواوە قسەکە تەواوە برایەکەم ئەمن ئاگام لێیانە ئاگام لێ ئیشەکان بە مەزبوطی دەکەن و هیچیشیان کام نییە الحەمدولله من نابی هەبە تووڕێی و بەڕەقیەوەنە خۆ عەبدیمە نینە هەندێک بە نەرمی لە گەریان بە وەڵڵاهی بە نەرمی ئێستان بە نەرمی لە گەریان دەکەم چار لۆری بە هەر چاریان دەی ناخوارێ بەزەکە هە بەڕەقی بەجی لێری دەڕوا شەعبان ئەتو برای من نەبوای یەکەچی کە وایە ئەو قسانەی بەرامبەرم بکردابایە تێم هەڵدەدایە دەرێ و دەرکرد گەیشتی ئەو ڕۆجیلی ئەو ڕۆنیە هەر چەندی نەرمی لەگەر بکەی ئیستیغلالت دەکەن وەچی حەلوای دەتخۆن ئەمن ڕەوشت و ئەخلاقیەتی باب و باپیرم هەڵگرتیە کو ئەمنیان بەخێو کردیە ئەو تەسەڕوفەتەی دەکەم نەرمی لەکرە من نییە تێگەیشتی کاکە جیان ئەتو ڕاستە ئەم براگچکەی تومە ئەتو براگەورەی منی و لە یەکداک و بابینە ئەمن مەمنونتم کە ئەمنت گەیاندە ئەو ڕۆژەی بەس لەگەر ئەوەشدا یعنی لێم قبول کە هەندێک قسەی لە ڕووی براگەورەی خۆم دەکەم ئەمە لەگەرەوە عەمەلانە دەبین نەرم و نیان بی تێدەگەی نابی هەندە لە گەریان توند بین خۆ کۆلەی بندەستیمەنینە کاکە ئەوان ئیشمالۆ دەکەن ئەمەش پارەیان دەدەینێ وەنیە ئیشەکە ڕۆ هایە ئەدی لەگەریان نەرم بە دەرەی سماق فرۆشی ڕەحمەتی خوان لێبێ و قسە ڕقانیان لەگەر دەکەی لەسەریان هاوار دەکەی هەریەکی 5-6 منداریان هەیەوانە ئەرێ ئەو ڕۆ چەندی مانگە ئەو ڕۆکە 29ە 29 مانگە خۆ پارەت نەداینێ بەرە وەڵا گوتم بە هاوار ئەی هاوار ئێکورە هەیە ڕەحمەتی خوان لێبی ئاخر ئەوانە فەقیرانە بزانە کرێتینە قەردیان لەسرە قەردارن پارەی مۆلیدەیە کورە قستیان لەسرە گوتم با کەیفیان پێبی یەکە و 5 معاشەکەشم دانێ یەکە و 5 هزاریش گوتمەوە هەدیە لۆ خۆتە یەکی 5 هزار لۆ بابە چەم دانایە خێر گوتم باو خێرەمان پێ ببڕێتە نامەیە ئەو خێرە کوڕەسم دانیان لێبدا ئەمە چ حەقمەیە خۆیەتیمی بەخێو ناکەم مەیتەمم دانە نایە ئەو پارەیە دایتێت پێنجەکان هەموو لە مەعاشی خۆت دەبی بڕیەوە ئەمن حەقم نییە دانێت تۆ خێرت ناوێت نابالۆ خۆت بی کاکە من دەمێ مشکلە دێڵە بالۆ خۆت با لە من بڕوە حساباتەکەشم تەواو کرد لەخوای بە زیاد بی ئەو ماگەیە تو 3 ملیۆن لە بۆ ماوە کوڕە پار و پێرە 10 ملیۆن و 8 ملیۆنم لۆ دەماوە 3 ملیۆن قەیفت هاتی ئەفەندی 3 ملیۆن وایە 3 ملیۆن پارەیە ڕەحمەتی خوان لێبی لە بۆ مانگەکی 3 ملیۆن سعیبی هەیە قەنەعەتت دەبی خۆ بەوەی نییە پارەکە کەم بی یان زۆر بی خێر لەوەیدا کە بەرەکەت چەندی بەرەکەت تێدایە ئەو پارەیە دەبەستە دەی دەبەستە درێژەی مەدەیە با بڕۆی دەست پێکەم ئێکڕ ناکرێت تۆ زقیت بیتەوە ئێدا لەوە قیتر چی وەستای وەڵا خوار خێج ئەقیت بدا وەژم زۆر دەردەچێتن لە لایەن دەزانم خەتەری خەتەرە دەگۆرانێکم بۆ بڵێ دەیمزانم چیڕێ گۆرانەی ئەو عەرەبێکی بادیم حازر کرد برێ بڵێ عەرەبی دیبی قلبي من مرية حياتي طارية قربان دلبري وينك حبيبي بدته حياتي
دەستەکە خۆش بۆ زۆر بەدای زۆر عربی سۆرانە کەشمان بۆ عربی سۆرانی فریشت عربی سۆرانی بلێم لۆتم دەگوڵ لە هۆڵێ یەک دوو سێ دای بەس بە عربی بچنە پرچی شعر شعر دانیشە با شعرت دابێنم دانیشە با شعرت دابێنم ئەگە پرچمی لە شعرمی گڕاوەکەم پرچەم دا خۆش بۆ والله بس مرافق نه دەرشە خۆدەچم ڕافقی دەرم ناخۆش دەچم ڕافقی وانیا بعد تاوەخ متعاتکمان پێدا ئەمەش قەبرزم وەڵا زانە دا ئێستا تاوە دەنگم خۆشە باش بە حاڵی خۆم صد لەسەر سەد ئەی بتخۆن داهالێت صفر ئەی دەواش ئەی تا ئەمەش دەمەلش دەمزانم کە سفر دەدەمێ یەک بە دوو تو یەکم دەدەیە فریش لۆ ناکێت دوو ئەسێ بۆ تو ئەی تەوا ئەی دەمە دەمزانم لێ دەستم ماشەڵڵا جوانە بەخوای جوانە ئەو کورد لۆ هەوەستایی دەڕێک بۆستە ڕێک اخي ده اويا حالم شرشر ئەوەشیان وایە شاری لەستەیە ئەی کۆرە من کوڕمە تۆ ژەرێت بخۆتی دەستم درەنگە ئابە بەرنامەکە درەنگە زانە کاکە بڕۆ درەنگە ئەی کوڕەکەم خۆێرە فقنی ئێرە بەرنامەی تاوە داواز بێت ئێ دەبڕێ امن قراني ودافع له ذاك دێ يوما لوفا ئافرم تاوەشاو دەنگە ناخۆشەی صاحبتي كلها دەی کوڕم دەی You might excuse me. لێگەڕێ جوانبو هەر زۆر جوان شوی جوانەدا هەمووی جوانە ئێ دانسەکەی کەسیە إذا في بلا خليك الشرب ده كم ده؟ لا حەوت نەبێ دەی چی خێرە ايزي أول ساعة وقت كده كم دانس كي ولا كم مايكل جاكسون. دەبا گۆرانی مایکل جاکسۆن Trick me, أنا ما kiss me, feel me, أنا. داکت کۆرە بێ چنیە کوڕم چنیە ئێ تەواو ده حركة جوانا. ئەی داکت کۆرە بێ کوڕەکەم ئەوە نەچوویتە مڕافق وەڵڵا حرەکەی مەسیلە دەڵگرتۆ تۆ قەوما کوڕە تو هادي يا موتانج بيب. لۆ أخي إيش ما يديش. سفر سفر دەستت فریش سڕێتووە ناڕۆم گۆرانی نانم لە کۆڵم نۆ لە کردایکم دەبم دەمدای گوراش خۆش حازر کردێ دەرەم باش فریشتە کتێبە دەماوە ڕازەوان دەڕۆ ئەوە چییە وزەرە خۆرەکە ئیسانە بەکردیا ئەوە کرم لە لەگە گوتم جوانە ئەو لە باتی خیندنت ئەوە چییە لەبەرت کردیە کورا تو کارتی نەدا پێدا يا صبري صبيحة وين بزانم هاکم چییە ئەوە چییەوە چی بووە ئەوە چییە ئێ چی کردووە ئەو زەرە خۆرەخەوە چییە و دلێ لەبەرە ئێدە لە لەنگەکردی حەزی لە بلەبەری کردووە باشەوە لە باتی خیندنیتی دە چ بکەین داخل ئەوە هەموو تەربیەتی تووە تەربیەتی تووە لە منداڵانەوە دەرچووە دیتێت برادەی لە پێشم ڕاوەسە دەسمەینێ هەتا هێوارێ هیلاک دەبم بزانە پارەی لە بۆ چێ پێیا دەکەم لە بۆ مەیمونانە ئەی عەمرت نەمینێرێ وەڵا کوڕم کوی
کوڕی خۆم باشی چیە بووی کورە سەرخە لە دەرێ بووی ئەو دەست لەوە بریندارەوە ئەوە تو کەسە دەدا کورە سەرخەر ها دەرێم لێم نەدا ئەدیۆ بە چۆی لات قوربانی کوڕم دەتبەمە دکتۆری دوای دەرەم لە بۆی جوان تیمارکەن باشە بخێرە یۆفیاوەکە سەلامەت بیا ڕەبی ماندوو نەبی سەلامەت بیا الحەمدولله تعجبم هات ئەو هەموو شێ چینەوتە یەکچێ ماڵە و دەیەوێتن هەتی خۆم ڕۆژێ ناچینە خدا تۆ لەوە نەستێنێ سێ مەکسی مینە سێ مەکسی دەرەجەیەک هەر یەکی قوماشەکە هەر یەکیش ڕەنگەکە خدا دەستت خۆش بێ بەسێ دوایە لەبەر کە بزانە کۆ لە بۆی باشە باشە جیانی من ئەوزە لە بۆ سەر خڕانش لە بۆوانە کچێ کۆمەر پسکیت و کا قادر کۆمەرەك لە عابەیلۆدا والله دەستی خۆش بخەنی لە خۆتە ئەدی دەستت خۆش بێ دەڵم ئەتۆ ماندووی تا خۆت دەگۆڕی دەستت دشۆیە بەڵام بچم شیۆکەی ساسکەم بەرنانەکەت باشە خواردنەچ خۆش حەز باشە هەڵۆ ناخۆی کورە ها؟ وا دەخۆم بابا وا دەخۆم کا دەخۆی بە جوانی بخۆ بە جوانی بخۆ نوزە نوزش نەکەی ها بسم الله بکە بە جوانی ئەو زەنانەکەی بخۆ ئەو چ مرچە ها چ مرچە جوان نانی بخۆ بابا نەزانی نەزانی ئەو پارۆ گەورانە چێ لە دەودەم مرچە ئەدێت و کچێ لۆ نای ناخۆی بابۆمی دەخۆم تا دەخۆی بە جوانی بخۆ پیان گیان دەلی هەگەڕێ بە قوربان دەبم ئەوە زانی بۆ ناخوات جوان ها ماڵی مامۆژنی داوەتیان کردە بچنە مەطعەمی بازان لێوێ نان بخۆن هەی ئەزارەوە مابوو ئەو قەوانە تازەیە مەطعەم و مەطعەمکاری باشە خواردنی مە چی عابیتی ها؟ وەڵڵا تر گەنجە حەزی لێیە ماڵی مامێتی و نییە شتی وهانەیە گوێن لێ بکسێەوە ئاخر زارکە ناوی مەطعەمی بینی مەطعەمی بازار لەکنە من نییە منداڵی من نابی بستە مەطعەمی بازار نان لێرە حازر دەبێ و نانەی دەخۆن پشتت دەشێن بە گۆچانی ئەو جارە ئەو مەسەرێ بکەیەوە نییە شتیوە تێگەیشتی ژنی شەعبان ئەفەندیش واز لە منداڵی منی بینی حەقی نەبی باشە بە قوربان ناڵ حەقی تاواتر تۆ نانەکە بخۆ دڵی خۆتون مەکە ئەو بابەتە نوێیەکانی هینا بمان هەمووتان هەلواسی هەمووی بابا هەمووی تەواوە ئەو تازە خواردن و شتشمرانینە خواردنەکەیان خۆ بە ئیش دەکەنەوە کاکە جوان هەلی واسە جوان جوانێ درراوێ لا یاخیری ئەو پێوە کە بە جوان ڕاوەستی ئەوە چی مشتری دێ کوڕم یەکێک پێشانیاندا بە جوانی با ببینین مەوادی تازەمان لە بۆ هاتیە بێخەمە دەست خۆش برام دەست خۆش خاک ساڵح بەس برام وەرە خوارێت و بە خۆت با پشتت دێشتن هەندە خۆت مادی مەکە برای من دوایە لە خۆتا چاچ کرد تەواو بەسەوەندە کورە بەخوا کاک شەعبان بە قوربانە دوم هەر ڕۆژ ئەلێرانم بە خەیاڵم دانایە لە ما بێر ئیشم نەکردیا ئەوەندە قسەت خۆشە ئەوەندە قسەت خۆشە بەس ئەو مام حاجێ ماشەڵڵا نازام کۆدری سرکەرێ دەباری سرکا زار ڕەحمەت بە داک و بابت ئەتو وەرە هەمتان یەک داک و بای بێ ئەتو ئەوەندە باش ئەتو حازی پێم نا لۆندە خراپی ئەی هاوار برام بەخوا ئەویش خراپ نییە حاجی خۆگە لە باشە بەس چێ بە تەمەندا چۆنیشانی ئینسان کە بە تەمەندا دەچیتن ئیدی هەندێک تەبیعاتی دەگۆڕێ خوا ڕۆحی پێ بکە سارا بێنم حەز دەکەم بێڵم شتوار بم کورە خۆ عندر عەوت نییە مار بە قوڕەجرێ كرة صالح ما بسبع حاجي هاد بقرآن نشكن حاجي هاد فرم حاجي بخير بي ورا بابسين يسر ورا بس بيدكني والله تماشا وزعكم كردتو او فقير انا دوهاش كان دولة بيجو مشتريانا
ايه يعني پێکەنینم پێدەهات. شعبان بەڵێ کاک. شعبانە من ئەوڕۆ زۆر تووڕەمە هاتیمە گلەی نەتو هەیە. گلەی لەم بکەی؟ بەڵێ. فەرموو کاکە بزانم گلەیەکە چییە؟ خێزانی تو هەڵستایە ماڵ و منداڵی منی ئیخفال کردیە بچن لە مەطعەمی نانی بخۆن. والله من ئاگام لەو شتەی نییە بەخوای هەر بە منیشی نەگوتیە. شتی وهابی بە من دەرێتن. دەزانم ئەتو ئاگال لێ نییە چونکە خێزانی تو مێشک تووشی تێکدایە. ئەدی چۆ ماڵ و منداڵی منی گرتیە ملیانی گرتیە با بچین لە مەطعەمی نانی. کەنجی لە نەماڵی من شتی وا هەبووە. شعبان کەنجی لێ منداڵی من بەرەڵا بۆ بچی لە مەطعەمان نانی بخوا. ڕەحمەتی خوا دێ ئەوە بە بۆچوونی خۆی ئێستا پێی وایە چاکەچیان لەگەڵ دەکاتن. گوتی ئەوانە بەردەوام لە ژۆرێنە هەرایەتیان دڵتەنگن. با بچم جەوەکی خۆشیان لۆ دروستکەم و مەحەبەتەکیش پێیا دەبیتن داواتی مەطعەمیان بکەن. ئەوها کاکە ئەو چاکەیەم ناوێت. بڕۆ ماڵێ خێزانی خۆت تەربیەت بدە فێرە ئوسولی بکە و با ئەو شتە ناشرینانە تەرک بکە و حەقی بە منداڵی من نەبی. خوای دیارە ئەتوش لە دەم و چاوت دیارە کەیفت بەو شتانە نا ئەمن کەیفم بەو شتانە نایە. بەسیە ئەوەش ماڵ و منداڵە خێزانە دەیەوێتن. یعنی جار و بار ئەمن مانجێ جارێک دەیان بەمە دەرێ بەڕاستی مەطعەمەکە شوێنێکی گشتێت زەوەکی دەگۆڕین خواردنەی خۆش دەخۆین یەکتری دەبینین و قسەی خۆش دەکەین ئیدی ژیانە دەیەوێت کاکە گیان عایلە پێویستە جار و بارەوە زەوەکی بکۆ. ئەمن حەقم بە توودا نییە حەقم بە خێزانی توودا نییە کەیفی خۆتە چێوە دەچی بڕۆ بەس حەقی بە منداڵی من نەبی تەدەخوڵی منداڵی من نەکە. هەزار ڕەحمەتت لێبی داکمان پلکە فاتم وەچی هەتا سەری دوکانێ دەچوو بزر دەبوو فەقیرە دەبا بچم بینینەوە بابم لە عمری خۆی دەیزانی مەطعەم چییە؟ شعبان ڕاست دەکەی قسەکەت زار ڕەحمەتیان لێبی. خوا عەفویان کە خوا لای خۆش بی. خوا عەفویان کە ئەرێ وەڵڵا داک و بابمان هەزار ڕەحمەتیان لێبی ئەو شتانەیان نەدەزانی نازانم ئەوە چییە ئێستا پیا بووە. کاکە قوربانتم ئەوەندە زەخت لە خۆت مەکە ئەوەندە هاوار مەکە و خۆت تووڕە مەکە. ئاخرە تو بە خۆت نەخۆشی درت هەیە کورە زەختت هەیە کاچی من چێمان هەیە لە تو زیاتر. دەوەرە دەی نیتا وەرە بەیاز بش وەڵا تۆپی ئەرێ وەڵە تۆپی دووشەش تۆپی ئەرە لۆ پێی دەرێت و لۆ وەڵای پەت بەسۆن کە بەی دەکەن گەرە بەشتاستە بابە دەرێ بە شەستا هەموو سێزدە سێ خاڵکدا هەموو سێزدە نی چاسێ عەبدە چێ ناوتە وەرە دوزار تۆپیانە وەڵا دوزار تۆپی کورە لۆ پێ دەرێ لۆ پێ دەرێ لۆ کافێ خۆ دەزانم چیە حیاتم کورە نەگۆ دوزاری تۆپی وەڵا تۆپی وەلا بە قورئان قبوڵ ناکەم وە با چاکە دەوەرە دەی یەک ئەو نیتم وەڵا کورە دەم پرە چییە؟ کورە نیتم نا سەرەکارم نی ئێرەم نییە پێش و یەکت نییە؟ نا وەڵا ئەکیری دەوەرە دەکەم بە کول لە بەیان وەڵا حەبە بیازش تۆپێنە حەبی بەیاز تۆپی حەبی بەیاز تۆپی وەرە هەیتت لۆت بە پێ دەرێ لۆ پێ دەرێ هیچ پێ هەیتت نیتم نا قەبات لێبەدە کورە لێبەدە هەموو سێزدەیە دووشەش بۆڵی نابە ئەرە ڕۆڵە هەڵناسن وەڵای مشکی سەر تا بدن بەم تەقەتەقە داش دەکەمەوە دەکەنەوە هەر نەگرینەوە هێشتا بام نایەتەوە هێشتا نایەتەوە بە قورئانە سەبا بدێتەوە وەڵای وە بێ حەیامان دەبە کورە دەڕاوەسە دا باوکەمە یەک بمەوە بە نەڕاتە دووڕێم بە دوان لۆماتنە دەڕاوە ئەو چەتیوە لە نای یارمەتێکم بدا دەدا لەم گەڕێ ئێستا دەم پێم خۆشە لە کەمانە بە ئێستا دێتن کورە بە قورئان مادەمەوە کرد ئەو زارە بێزاوی من لەکە ڕادەتکوژم خوا دەزانم بێجامی تۆ نەی حەسە دێسە حەسە بەلای ئیشێکەوە دێت بەسە مێشتی سەرم چۆ زرم و تەقوڕەوە چییە؟ ئێستا تاوە یاڵا وەرە هەیە ڕۆ حەبێشی لێ دەدەێتە ئەوەی نابە وەرە بەیاز ئەدی لۆی دەسمێنەوە گوت فێڵی دەکەنم قسەی ناکەم ڕاکێشە بە قورئان ڕاکێشە فێڵمان نەکردو بە خۆ دۆڕاوی دۆڕاو ئەدومانەکە دەکەی دیتەوە وەرە لای
وانا نيتي وانا بزعل وانا بقرآن يا بقرآن وزارة ولا لسه بقرآن ولا كلا ولا دوراي ولا أو بيستنى احنا لسه نقول شعورنا خبر دوريك كوبو باش 7 دبي او باري لحدود هنا بي الحدود هنا بس كنا بيسميله وتسبوه حتى المردين بقرآن الله يبشتو دي الشيء بس زايد كده من خشيتي تاكم ليه هاي دسخش هاي دسخش والله بشتو ما اختبتك وتبيك هاك ما عندي من بقرآن كره انا دارستنا ها انتو كي ما عندينا ما عندي سنة ما من كرديا ها يا بلوري ما هنا تخواري كره هاي بيك كسابة انقو هي شينينا كره حمولا سنزادي كتبون نانا بو بخويا من انقوم هنا تيرا نو خطانا وهاي اجدكن باشا باشا شنو دك بارا ما عندي بارا اجدك ما عندي دك كره من وشي تو جنزبون بابم يكفر دقر بيل بيم هدقر ساعاتوني وقتا دبر دو قنية تستاكر ديلا بوم الفرشة ها؟ تو تصورك لا والله تورا تو فرشة الصندارة من وفر جلغي مداتوها بي هاي بيت عمام واسع لبينا ديبرا ما نقولش استبرونا ولادي ليكا كيسا مشتري دي ساوك ديبرا باشا ودودا نشتينا كاكا والله انا ما عندي قلتم له خطا استراحته تشيب كان وهاد سيدا خدبي تنجتو بصير ده هادي يعني تو بيت قلتينا دانشين هادي قلتم جناحا با استراحته تشيب كان هادي أعوذ بالله بابسين السري ايه اخويا في وسط ولا خرابة الصرف وكاك الصرف برام والله وعمل انا لسبيني وايش هذا كانوا هر يعني بيست اوانش انسان زاربار لو خوين صراحه شكل مقابلات سينما خو بكري ما نقرتينا وهابو درزش ظلمي انا عامل يا ابراهيم كره برام اتنازاني اگر او حاله گریان توند نبم امن بضعيف دادنين استغلالم دكن وبابم هزار رحمتي لي اقل لي ربايا امنو اتشي داعي برقه قوتاني اتبزانا بيدلي اوا اسلوبي منا من اوهام لقليا تيجيشتي كاكا وتسيم بيدا كاني دا قرياي دا كوخي وتسيو قريان مالي قريان لو بكاي عيبه لعلي بكاو بدي بيكانينيش أبكى وبقي سبب زور في الكني لشخصيته كلمة خويلي بدأ خوف حسن بتماشاي في أتو إلا بخالد دسي أخانا رمبو بدأ خوف خوز قب خوزي يكسفتي باب ما نتبايا السلام عليكم. السلام ورحمة الله. السلام ورحمة الله وبركاته. بخير ديوا. أوزلي جيش نشتانم لبوك الرياض. يويتو كرا بقرا. لا أختي ويتو. توشيتو. دست خوش بابا. أوزا جيش نتانيش بيروز بي. باش. جيش نتبيروز بابا جا. تبردي فيروستان بيا أخوة. يا أخوة دستي خوش بيا. ربي خوار سقط با كرتو بربري بشتي او مالي بقر بعد تي بربريت ترى ماشي ليه بدل يا النبو ها كل كو بدل يعني حد يعني شي بلا بدل مانيا نابيني دا متساويان كرج بو حمو ملي خويا شور كل درويشتن لسر اوي من خوم هلاك ديال بازار قرايمه زلا كان جيجنيان ملوك ريشان بدل يعني عدل في خوش نبوا انا بابي سيروا بقربان دم كركو بدل اشتو بنتو بدل يعني بخواي خنا سرسريان كرتو بربري بشتكي مالي تو حناسي مني تو روحي مني بقربان دم شلون بدل يعني بس اساني شو انا موضوعك او بخوان جنزل حزي عليه بخوان لقل مامي عن لقل شعبه بس انا بازار بدلي خوان شط بكره اوي بقربان دم هتو تو رمم بدلي خويا ادي
يعني لقر شعباني ماميان بسن بقرين لبازار فري بكن وشي بكرن أنا والله يا زر رحمة لقورد بابا زار رحمتي لي أري والله وقتي خوي أمش من داربوين ايوه بزانا باب ما بنا شي دينا بن دايم هلا باشي قديم يا قباب وصل الشيء كانوا 2005 نيجنا وهيتوا بدلت خوش ببيكنين ورمان دقرتو بباب ما دقوت ممنون تين بابا جان استا باشا او زمان لو ويلي هاتي لو ها الترويلياتو باكي سيوان زمان قرا بقربان خو زماني منو تو نما يستقن جويلياتو بنيشتكي رازينين بخواي حمو بطران هر ايشي يعني دانيو حد بدس يام كيتنو ها ببلاش بيت ونقولوا ها بطران بزانا بيت دليل بلى جول بكوا او جول كل ها بي عندلي ايه او زلانا لبري دكن لبري بكن لبري ناكن تساوي عندرتي باشا بسرت باشا بسرت تساو دبردي بسرت تساو بيانا بيانا خواهد تساوي لدكم حمو جام ديشي والله يا منوي لبدناك تصال دلكي كل بو منك ريوا كنا بس مشاكس جيك صار الشيء استكاين لو مني نا وتسيو كابر لو دكا بقران معقوليه ما جيك بدري خو ما نكرين قاوت شو وزر قديم انا بس بدري خو دك حتى يستري ناكر بدري خو ما اشتشي بكرين حد تشيلو ما عندينيتو بدري مانجني بس بدري خوي يعني معقوله تور ورا حرب عصي قديم دكا صار دوز شيء استكانوا 2005 نيجنا فعوات انزليكي كل دي بكرم يدري كل دي بو منك ريوا او بابا والله يمرج لبنا أنا رولا أو نرى هاتوا ورد على تيب قطة. تا تخوا مزلكا والله إلا بريناك تصل بابا مزلكي كردي بو منك ريوا. أو تيبو ميكريوا. والله يقصد وتشيل بالكاد وتزيدنا شينا جرنا. بس شيا. أو سيس ظرف فقير بو مكسية. أنا وتصدقني بس أو لا بدل. قينا بقربان. مزهورة بلا بيك بقربان. مزبور مينا بخو عندك تيبا. يكون هذا دوخ سيلك قبل كاك اشتري بابا تخويا مقرر وكذا بيا. نازا ميردي تونيا. إيه زانم رولا جان دايكا كان بخواق صمرنا قلت واش ما كبع بناي الدم. غدا وتسيو. إيه زانم ناشرين رولا جان دلبري كرخيل وسياي بس نير رودنين. يا الله السلام عليكم يا أخوة بخير أخوة مبارك بخير يا أخوة باشي بقربان لا كذا بيروز بي باشي سباس دايكا كم يا أخوة بخير بخير بين يا أخوة بخير باشي بابا بخير بين يا أخوة بخير بين يا أخوة سوني سيروا كوي باشي جاجنش بيروز بي أخوة بخير بين سرت ساعة باشي بيلا هم جاجني كابل كنا خوشحالك على زوني باشي جاجنش بيروز بي ليش تقوي باشي باشي بخير بين سرت ساعة باشي كاكا شعبان باشي سلامت بيركم وجشني وبيزامتي ولا بانتورا كنت برنا كرديا ماما بيزامني وبانتورا بانتورا دلوها مربع دامه وبعملو ميكريا بابلو تك باش بيروز بيدي عيبينيت زانت يا أخوة بخير أملاك باشا يا أخوة باشا قال لك جوانا زلكت او بخود كريتها زور اللي دير لا والله باب بكري اي زور جوانا دستي خوش به ماما جيان زور جوانا والله بود كريو دست تاود خوش به كاكا ودال غلة سدا هو لو قتويتي خزانم دريواتو لو تكريا كرة ديتيتم بخوم كريتم بخوم لو مال بجارديا اي خو كورة نيمة أخوة خوش كاكا بابي سيبان تمبرك ترسات ناخدي كل تاكل وخلق سدها معنا كام جاجنا الخليبة بموجز وخليب من الدم الله خلق دي عيبة من ضالة كانت إيدي بيت زرز وشتي لي بيت ديكو جاجن كاي جاجني تيبس به هني بدمتا خدا يا رمتي تبدا براجن خم بيدنك الخوش كم والله بيدا سيدي سكليتا تشخوش بيتا الله هشتا نمجو سبتا ما تبتا كرو قلا خوش ولا تشي تكريا يا زين زور خوش كاكا كرة ده بس وتسنزر بلي خوشة عافية البيدة بس بيبروا نزقلك سكوكين ولو نفسي تامو والله ما شاء الله خوشة ونيا
إيه باشا باش خۆشە عافیەتت بی. بەرە دەرەم ها قسەچی بگەین قسەمان خەرانە بێت و لە قسەچی ناکە دەرەم هەموو زوو ئاچی بکەمەوە دوو قسەی بکەین ناچوکلێتەش بخۆیان ناخۆم یعنی ئەگەر ئەوها جەماعەتەك دانیشتن غربنەوە دەبی قسەی بکەین هەدی خۆ هەدانانشی قەلاقب دانیشتین جێژنەیە و دوو قسەی خۆش دەکەین ڕۆژێکی پیرۆزە ئەوزە فەرقی چیە جێژنە لەگەڵ ڕۆژەکانی تر فەرقی چییە ها گورە کاکە کو فەرقی چییە ئەو هاتینە سەردانی و خۆشەویستێک بەیان دەبی سەردانی یەکتر دەکەن و چلەی ڕەحمە و ئەوزە چ دەوێ ئەفەندی ها هەڵسم ڕەخسن لە بۆ بکەم با بدەم حەفلەی بکەم ها ئەو بەچ پێ دەکەن کورە ها ڕەحمەتی خوا لێبیتن ڕەبی گەردان دازابیتن بەستخوا ئەوە یەک لەحزە لێ نەگەڕای دڵیان خۆشبی بۆ جێژنەی پێ بکەنن بزانێک و بەسەرتدا قیڕاندن چ بکەم ها خۆم کەمە قەرەقۆز خۆم کەمە قەشمەر لە بۆیان نانا حاشاشت و کاکە مەقسەدم ئەوە نییە بەس گوتم جێژنەیە با دڵیان خۆشبی پێ بکەنن یا چی تێدا بەس لە ڕوود نەرێ بسکولێتەکە زۆر خۆشە دێڵا کاکە ئەمە دەڕۆین ئەومانە هەر ئامادەیان بیتن کێوە دەڕۆی بە نیورانی نانەکەی لێرە بخۆ زارێ 15 مارمایە بچین و دوایژدایان بم ومە نەلعاب و هەندێک جەویان صاف دەکەم و نێورانێش دەچین نانە چ خۆش لە مەتعامی دەخۆین ڕەحمەت لێبی بابە هەموو جێژنان هەمومانی غڕ دەکردەوە پێکەوە نانەکەمان دەخوارد و ئەرێ و بەدرەشی خۆش نەمەتعەمەتعەمۆکەمان هەبوو لە دەڕۆشتینە دەرێ بڕۆ بابە بڕۆ بڕۆ خوا حافیزت بی عافیەتت بی لۆ گۆش نایان بتان بینە مەتعامی والله بابە باشە زۆر باشە جوانە گەڕانن بەرەڵایی و بڕۆ مەتعەم و ناوزادە و دەرلوک دەزانی چییە؟ ئەوە بەرامبەر مالی مەساحەک هەبوو لە لوچی تێدا بوو لە بۆ جێژنان هێ داکم بە ڕەحمەتی بە بابمی گۆرگۆتی لێم گەڕێبادە دەقە ئەو منداڵانە دەبەمە بن ئەو لە لوگەی سواری لە لوژیان دەکەم هەر ئەوەندەمانزانی تاوی دایە داکەم ئەوەندەی لێدا ئەوەندەی لێدا کراسی لەبەری دڕان کردێ دوو پارچە دوو دانشکە گۆتی لە بۆت ببیتە عیبرەت زارەشی کە نەکەی ئەو قسەی بکەی برێ منداڵی دەبەمە بن لە لوگان و بچن لە دەرێشتی بخۆن و بگەڕێن لەولاو لای تێگەیشتی دەدبینمەوە بڕۆ وەڵی کاکە من مار و منداری خۆم خۆش دەوێت جەشنە و دایان بەم و دایانگەڕێنم و ئەدی ئەگەرە من دڵیان خۆش نەکەم چێ دڵیوانە خۆش دەکەن بەرحاڵ ئەمە دەڕۆین سەرچاوم بەخێرچی جێژنا پیرۆزوی پیرۆزە بەخێرچی دیار ئینشاڵڵا ئینشاڵڵا بەخێر بن سەرچاو یاخوا بەخێر بن کاکە سەد جارم پێگوتی ئەتومەیە سەر مەحمەلەی من لێلۆ کاکە نێمە سە مەحمەلەی تۆ کورە نازانی کاکە نازانی کورە کاک ساڵح من نوێمە تازاتیمە من چزانە کورە نوێ نی ماسە باکات دۆزانەوە چارە ودەزانی ئەوەی خۆیتی شەقی لە چی کردێت عینە دیەوە عینە شەقی لە سەر مەحمەلەی ڕاوەتە شێت بێت و دەبڕە لای سەبع بڕە وەرە چی کردێت چی کردێ هەموو ئەوە ئەتکردنی چی کردێت ئەوزان چی کردێ کاکە من مەحمەلە بە شێست کردێ دەرێ بە پەنجای ڕاستە ئەدیگو بڕێدێت بڕێدە ڕاوەتە بڕێدە بڕێدە بڕە وەرە چییە کاکە جان ساڵح لەو گۆڕەیە خەیلە من دەکرێت هەنجەتی بە من دەگرێت لەو کاک ساڵح ئەم نازەتمە تو کاکە ئەمگۆ بە من تا گۆتیە بە 500,000 بدا جەنابی دەچی بە 50,000 دەفرۆشی سبەینێ 15,000 نانە قوستام کەنجێ دەکات ئاشە فەرقی 50,000 و 65,000 چییە؟ کرەکو فەرقی چێ کاکە تو بەخۆ ڕۆژە بە 10,000 دەکەی 15,000 لە بۆ فەرشێک سبەینێ بە من کێدا دێ کاکە مشکلەی نەکا ساڵح ئەو گچکەیە تازای سەبە لەگەری بەدا فێری گچکەیە ئەدی مادەم گچکەیە کوژنی هینایە کاکە بڕۆ سەریشی خۆت کاک ساڵح مشکلەی دروست مەکە بە قوربانت بوو تا کاکە بڕۆ سەریشی خۆت ئاگادێری باش بارزان نەدا تێکەر مەحمەلەی من نەبی تێکەی مەحمەلەی مش نەبێت و بەو قورعانە ئەو لەبن پێی دەنێ هوری دەکەم بە قورعان دەستی خۆم دەکەمەوە باشە بڕۆ
صبا صبيحة والله بابا انتو صبيحة كاداكت دايك بخير كيشيا برمانجي كات تعال وين بابا خير بلي كاكو من دالانا والله نستون نستون؟ أنا والله ساعة سندا ده حتى عيسى نستون؟ أي سيبك بيها وكمكتب يعني وتبقى خطة لسراحتك هاي لخوذ غريبة قرني فندق مدانايا فندق مدانايا يقول بيها يعني تملي قرب اخوان استراحتك انا مروح طلعنا في ناتنا مكتب طب اكسر سنزار بيتم قوتي حفتو هاتي لقرا من مكان كل حفت واشت لقى معكم كل دوري محفت واشت لقى لابكم اذا تصدق امريكا استادتي او من داراني بقى قاعدين يدين يكنمن بحشة بس دبرو دي بس ارجع اخ اي هوا لتماني او من دارانا بوم لقيت سرچی چێشکەی بە ئاگادە هاتی بابمان ئەمەی دەگەر خۆ دەبرد ئەو ڕۆژی مەکتەبمان نەبایە ئیشمان نەبایە ئەمەی دەگەرە خۆی دەبردەیشی دەوەرە دێ سەعات دەیە هێشتا نووسیدە بەری بابەچە ئەو هەتا ئێستا نووسە بوون بابا مەکتەب نەبوو گوتمانە خۆمە بڕک دەوین ئەو ڕوتڵە چەند پوختەنە چەند زەریفن منداڵی زەریف و پوختەم هەیە هەوکە دەزانی چییە؟ دەزانی چییە؟ هەوکە هەڵستم دیسان شاپتڕێنتان بکەم چ بکەینە دی بابا خۆ کاخۆ نەچونە دەرێ هەلە مارێ هیچتان نەکردیە سعات دەیە نووسینە هەوکە دەچن خۆتان دەگۆڕن زری باش لەبەر دەکەن بەگەرم دەکەون لە بۆ دوکانێ باشە؟ بڕە دەی! والله بابا توبه والله قبل نايم اقول ثاني ليه والله توبه والله توبه والله بابا اي بابا اي بابا اي بابا اي بابا اي بابا صبر عليك اي بابا روح وراك روح اي بابا عادي ناي خويا بنا عادي عادي اي بابا روح عادي ناي خويا بنا عادي بنا حالة الوالد عادي بنا ولا بابا ناي خويا بنا بابا تيان كرديا صباح بري صالح بري ئەوەتی مانە دیتیا ئەوانە هەردووچیان دەبەی لە سبەینێ حتا هێوارە ئیشیان پێ دەکەی وەی بە چاوان بە چاوان باشە بە چاوان کاک حاجی نێری پێزە خەدا بنشی باشە باش شابان ئەوە تیمانە دەبی فێرە ئیش بن کاکە فێردەبوو بڕۆ با بچینە سەر بە پێش بکەوە یا الله بڕۆ دەی بڕۆ جێمە دەبێ باشتان ئختیار بووە نەخۆشە کاچ من بڕۆ لە خۆتان ئەسراحەتە چ پێ لێرە دانیشن دەبڕۆ دەی حەتی خۆش نیە باشە برام والله وهانا بكاتشي من پێش چاوی عملانە و هە لە مندارانە دەیاخر وڵی گوناحنەوە کو دەبیتن لە پێش چاوی عملان لە خەرچی لە منداری خۆ کوڕە کوڕی خۆمە لێیان دەدەم شعبان ڕجال لێ دەکەم ڕجال لێ دەکەم شعبان تەدەخولی منداڵی من مەبە ئەم من لێیان دەدەم هەتا فێرە ئیش بن ئەم سبەینا دووسبەی ئابی و بۆدی نابێوانە فێرە ئیش بن کاکە کەس بە لێدان فێرە ئیش بووە وەڵی کەس بە لێدان فێرە ئیش نابی ئەسڵەن لە دەست دەردەچێتەوە دەلێ دەچاوی بشتێن و لە پێش چاوی خەڵکی والله هەلە دەست دەردەچن باشە دەنجیش ناکەن نازانمە تو لەو هاگۆڕایە ئەدی بابمان ئەمن تو لێمانی نەدەدا دەشگریاین دوایش بە دوو دەکەتین دەستمان ماز دەکرد دەمان گوت بابە داوای لێبردونەکەین ها ئەتو لەو گۆڕایە ئێستا هەڵیاتیا من بابم لە پێش چاوی خەرچی لە منی نەدایە ئەو جە نازانمە توش نۆبەرە بووی و جە نازانم داخوا لە توی دایە و ئەیە لە ساس ئاگال لێ نەبوودی هەموو جارە لێمی نەدەدا دەگریام داهاتێتەوە منت کردەکردەوە یەک جار بوو ئەوە وەچی لە منداری کوێ خامیر زاددا بوو ئەویش گوتی مادەم دەبی لە پێشی لێی دەمەوە هەتا قاکە قسەی نەکەن لێ لێی دێن ئەو بەزە جارە بۆ گەلان لە پێش چاوی خەرچی لە توی نەدا لە خۆت غەریبێ حاجی خەرەنی بەخوای براگەسکە دسیحەتی برا گەورەی بکە کاکە خەرەوانە گەنجن ئەها خدر جارێ دیدیتە کە
کە لە منداری خۆی دابوو جارێک 2000 3000 لە ماری هەر لێ دەدا لە پێش چاوی خەرچی لێ دەدا خۆی هەردەچێشە على سازە من لە منداری خۆم دەدەم مندار لە دەست دەرچوو ئیدی ماری بەجێهێشت و بەتەنێ دەژیا نازانم لەگە چێ دەشیا فێرم خەدەڕات و نازانم ئەو لا ئیملا بوو دەرمان و شت هەتا گیرە ئێستاوا لە سزنکەتیان ئێستا شعبان هەتا ئێستا 10,000 بەتون گوتیە بەرە کاکە کاکە ئەتوو حەقت بە منداڵی خۆت هەبی حەقت بە منداڵی من نەبی تەدەخولی ئەخلاقیەت و لێدان لێ دەدەم لێ نادەم تەدەخول مەکە حەقت نەبی باشە کاکە با منداری تو ژەوایان لێ نێ خۆ ئەفت کات و هەر خۆ مندارەکان هەلەوانت نەدایە ها تیرۆگەک حیزەرانێک لە ساڵحیدا ما خەرا ساڵە ئەندا لێگۆشان و شەپیرکە هەموو بەشاکەتی ئەودا کوڕە سڵتانی لێدا وەزە ساڵح بەشەرە لێرە هیچ دەکەی لێرەی چێتە لێرە هیچ بکەم چیە نایی بابم نییە دی ڕی باب تو ما بدە بکە بابینی فەری وەڵە باشە گرۆ نانێرە باب لێ ناگەرە کاڕۆمەی ناوت بەێ داوتی عقوبەتان دەدا ئەدی ڕۆژەکان تۆ نەداتی لێ ناگەرێ بەس ئەوە چی ئەو کومبارەتە هەموو شتیەوە ڕادان خستێنە تا هیچی بکەوە نەمان شتێ ناوە عەرز کرا عەرز هەمووی لە فرۆشتنێ هەمووی بابتە هەمووچی بابتە بابمەوە دێ هەمووی بابتە خۆشە دیلو نایتەوە ماڵێوانە لە بۆ ماحتای سەقاوانەمان نەدیتێ خەوانە ئی فرۆشتنەیە بەجای قسەی بابی بشی تێدایە ئەو لە شێ دەینە لە شێ دەیوا لە شێ دەینە لە دەرێ دەین دەرێ دەینە زۆرەوەنیا لە دەرێ ئێرە نا لە دەرەوەی وڵات دەینە لە دەرێ وڵات دەینە لە وڵاتان دەینە ئێرە وڵاتان دەری بابت زۆر زۆر دۆڵم یعنی بابم دەستنە دەروی وڵات بخۆی ئەتوش دەچی بەڵام هەنزار دەچ لە بە دوکانێ من ئاگام لێرێ باشە بلو نای نەکرم لەکنەم دانیشم ناگرێ بینێ پێش دەکەوت خەتمەوە خەڵکەم خەنی بوو کوڕی خۆی دەبات هەموو جێکێمە دەبێت نێمارێ ئەتم کابرانە چن لێرێ ئەوانە ئەو هەموو شاگردی بابت بخۆی بابت هەموو ڕۆژ پاریان بدات بداتە عالم دەتەوانە جار نادەتەم گۆ ناوەڵە هیچمان نادا نادەتە توش کۆرەنا ئەوڵە دینارێکە پێ نێمەعادڵ بخوای بابم نەبی ئەو عەمرانە لەوە بابت کەسیان لێرە نابینی هەمووی دەڕۆن ئەدی ئەوە چێبەتوو دەگە باب دەوێت دەچی چی دەباتەوە لەگە بابم ماچوی دەکەم سای داژوی ساری داژم هەرەوەڵە بابم هەر ناتانێ ئەو دەستە سەکنێن بۆ خۆم داژم بایلشتەیە بایلشم هەیە خۆم بووم بای دانیشتنیە دوو موبایلم هەیە تاریتیدایە تاریتیدایە لە مارەتە مشایك دەکەیت ئێستان گۆ لەو ڕاتی نێرە بامەوەینا نارێن بە وەردەی ئیشکەن لێرە ئەمە بە ئیشیدا ئێستان گۆ ئیشی هاتینا زانم زیین تەم شاوانە خزان کووە ورد خوا دەبەرە نەکما فێن شامان لێ باب ناتەوە لە خماسنە پێشەکە ئەم زانە بام هەر نایەتەوە تا ئێوارە هەندە خۆم توپانە باشە ئێستا چنە پێش دەرگا بابت بێتەوە چی پێ بڵێن وەرە ناتەوە خۆی گوتی ئەوڕۆپارم لۆ دەنایەمەوە کورە ڕۆڵی جانباریشی بۆ بێ ها خواگەی لێ دڵی پرت بداین لای ماڵەوەی منەس تا لیان گەڕە با بچن سەدیشمان هەیە لە بن دەسمانبانیان و نەوەن بەڕاز ئەگەر با بەداتەوە بە شەقان هەمومان هێناو برد زایدەوەی لاقە بخوانە قورآاندا ئەبچین زودێنەوە وەڵا زودێنەوە دەبڕ دەی خواب تا پارێزی شاڵ دەبڕ صالح كرة صالح بەرە بام حاجێ وەرە بەرە مام حاجی وەرە کوی باشی سەلامەتی دەست ماز دەکەم ئەوە داچی منداڵان داوای کەرەستەی دۆڵمەی کردیە خوا کاک حاجی بە قوربانم کەس پاق لەو لاقم ریشی دەوی لە کورە پاق لەو ریشی چێ کورە من هەیمای منە من پێ دەرم کەرەستەی دۆڵمە ئەعوذ بالله ئەو کە پێی ناوێ ئەو کە دەچێت لە شعبانی حیساباتی پارەی وەردەگری دەچێ بازارشتی باش بکڕە شتی جوان بکڕە ئیگران کەرەستەی دۆڵمەی کامل بکڕە بۆ ماڵێ قسەتەوا بوو مام حاج بۆ قورعانە من گەلک نەساخم تاقەتم نییە دەرم لەو سەباحی گاز ناکێ سەباح هەردەم ئستراحەتە چێشتە خەوتشی کردی ئێستا کورە ئەمە سەقم بەوانە نییە سەقم بە تو ئەمە دەترسێم سەباح حکومە وام چێشتی خراپ بکڕن و پارە زیادەکەی باە نەژفانی وەڵی مام حاج هیچ قەت بە منەی بەو خوام هەم قەڵم دێشی بڕۆ لە دوورکەوە دوورکەوە سەباح بەرە حاجی وەرە بابە وەرە بەرە حاجی کوی باشی باشم دەست ماز وەرە پێش
ما ترسێ خۆ ناتخۆم تۆ معدل دەستەوەشێنی ما ئەرەوە دابێت نا دەست ناوشێنە وەرە توێ وەرە بابە ئەوە داچی منداڵان داوای کەرستەی دۆڵمەی کردیا پارەی لە حیسابات لە شەعبانی وەردەگری دەسیە بازارە شتی باش شتی گران کەرستەی دۆڵمەی دەکڕی و دەبەیەوە ماڕێ وڵای حاجی تو بەخۆ دەزانین دونیەکە یەکتەرە ماخور بەتەنهی ناکمە خوارێ بەخۆ ئەمن تااقەتی ئەوم نییە دوای من خۆ من خەدامی مارە نیمە ئەم هاتی من لێرە ئیشکەم کوڕە تەنە مافور چ علاقەتی بە کەرستەی دۆڵمەیە هەی من شکای بەخوایە بە من ناکرێ حاجی نا بەخوای أعوذ بالله أدي أمس شعبان ورا بابا ورا ورا دور كوا يلا دي باشا أول مكة دور كوا دورة برام دورة بخير بك صحة وأحوالك باشي كنا وانا تسنا وانا خويا من بخيبي عندكم سبوا كنا براجن الدواي كرستي دول ما يكرديا أو هريك شيء بيدنيم أو يقدر نخوشم يقدر بشتم ديش يقدر نازانم تسيو بزانا أو ترتسوك اللي معايا بزانا إسماعيل ما دناسي هاوش بيد الزاني وروجك دي برميلا نفتكينا بردوا إسماعيل كاورا كاكا يقدر قفزام إسماعيل نيرو أري والله بس هذه باش هذه من داري خد هذه سيروان وانا من داري خون كودي اللي مستبع صاري ولا ما شعبان ولا ما عادي صدق يزنازن كرم بله أتمالي مدناسي بله داچی منداڵان داوای کەرستەی دۆڵمەی کردیا پارەی لە شەعبانی وەردەگری جوان دەچی لە بازارێ شتی باش دەکڕی شتی گران لەناو زەمبیل دەکەی و لەناو چیسەی دەکەی دەبێ ئۆماڵی لە بۆ داچی منداڵ ئەو جەوەشی هاتیەوە شتەکەت دەدەمێ بەخشیش باشە لای مام عادی بەڕاستی ئەوەی ڕاستی بی ئەو ڕوو بە ڕۆژیمە ئەوی هێزبی لە قەلبم نەمایە تاقەتم نییە هەرۆمە هەدیێت و دەمەدینەت گۆم چای بەڕەنگم لۆتێکەن چای بەڕەنگ دەخۆمەوە تاکە لۆم بوو کە نەچمی شەکەی نەکەم بران لێرە ڕانەوەسی بەخوای ناحەقلینە هەر کەسە و بە درۆیەکی خۆی قوتار دەکات ئەویش ناحەقلینە بەڕاستی یعنی کەس ناسیتن ناوەڵا کەس ناچیت آخرە تۆ هەموو ئەتوو ئەو حال لەو ئەمەلانە کردیە نەرم بە نەرم ئەو حال لێ کردێ والله وبالله وتالله هەوکە بە گۆچانان بەناویان دەکەم خەسبەن لەسەر شواربیان دەبی یەکە چان بچیتن کە ڕستەی دۆڵمەم لۆ بکرێت بە پێشم کەوە بڕۆ دەکەوە ڕێم بکە دەکەوە ئەوها نابی کاکە وەڵا حیامان دەچ ئێستا و جیرانانە دەرێن داخوا دەبی لە سەد سبیەوە هەرە وەرە کورە وەرە لێرە غربنەوە وەرە غربنەوە بەرە بام عاجی دەچیان نا ناوەڵە ناچم راسم وما عبد الدنيا ولا كرة دتيانا ولا بتاع دتيانا ناسمنا كنت راسخ وما عبد الدنيا كاتم له ذاك برام لە سەمن حسابکەن ئەم پێتانم نەگوتێ لە ڕووی ڕامۆستنەوە بە تەمەنە و اختیارە كرة كاك شعبان سلت سر تو حساب كن والله أما كنت جيشي هياسي وكابرة بس صار ساعات يا أخوة ليوابي مشوانين مرة درب وتسياش خوشواني منيا ئەو تەنگە نەفاس بوو ئێستا برای من دەبڕۆنە سەیشی خۆتان بازیرانێک نییە وەڵا هەر حیامان دەچ ئێستا دەرێن داخوا دەبی لەسەر چبی ولا حمو زيرانا كان دزان مام حازي أو تبعاتي وهذا زەوقی شێشمان نەمایە دەبڕۆ دەی دوای ئەوجە چایەکی خۆش دێنن دەی ئەمە کویشکەم دەستم لەگەر چوە قورآن دەست لەگەت چوە چنیە کاکە ئێستا بەخۆی چا ئەم لە ویشەی ناکەم دەڕۆم ئەوانە ڕێزکەن ئەوانە ڕێزکەن ئەمە ویشەوە من ناکرێ شعبان بەڵێ شعبان بەڵێ کاکە حەمویان دەرکە پارەیان بدێ و دەریانکە دەریانکە تا پارەیان دەدەمێ و بەڕێیان دەکەم بەسە خۆت لۆ تووڕە دەکەی ئەت لۆ خۆ دوا هیلاک دەکەی ئەخەت و بە خۆت نەخۆشی ڕەحمەتی خوا دەبیتە حەبەکانم لە ماڵێ بەجێشتێ نەمینایە دەچمەوە ماڵێ من بە خۆم دەت بەمەوە چیەوە دەچێەوە مارە دواناتانی نەفەس بدەیت بینە من دەت بەم لاکەوە بەخۆم دەچمەوە ماوە جۆرەم دەستگەی لاکەو کرێ لاکەوە هەمووتان بەهێک دەست هەمووتان وەچیەکە هەمووتان وەچیەکە لاکەوە بەرم دە بەرم نا
والله توبة تقي والله تقي والله خوش والله قمش خوش وانا خوش بابا تقي والله تقعد انا اقول بازيك خمتان نبيته تو باش كده هيك ذكرموه ذكري اري والله ذكرم وتسي عم بايده يا اري والله واه اقول انت لا والله وكو شنو تكري باخذ والله باملو يكرم ببازده ورقه بازده ورقه بازده ورقه لو خذ خنايدي وا انا هلوخو لقوا قلاش كش دولا كرموها تبتدو موبايل اقشكا بعد ادم لو ذكرتوا ليدنا ده هيك ما شنو قاعد يكون دست خوش مال الدنيا هم بقربان وا اري والله يعني باب ديز ده هذا هيك فريدم شلون بيدي حاف شلون بيدي اتاريتي ده يا برا ها هذا باش اتاري بكم قصدي ها ده هذه قنادي لو قوم بالدني ها والله باي ما تخوش رسمي بيدا قلم لو قوم تيك توك بيدا هم بيدا شو موبايلي لو كذي والله مالي شو موبايلك هو؟ هو ايفون كان امانه ما شاء الله طب احتياجية مشاكل؟ ما شاء الله دشوانا وبتسندي وانا كلانا دقاتك دورقي لونيتا موبايل ثانيه لا والله اوانا ما اني ونوعانا زول لي نازل ولا دري وانا وتستكحل لدري او دابا يا وار سنزار بيان بوت يكورانين دري سيوا ماما واه سير ماما تو سير يلا والله سنزار قوتيتم توب علينا كان والله تو بابا بابا والله زمان الدبرن تدخلي ايش هي منك هاي اخواتي اوكي بس انا كان كوش او هاوال نسدكي كل هاورنك ها هم كبشتن مش هين بكود بروني
ئێستا دڵسیتی با قوربانە بابا 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 زارا سیروان وەرە کاکە وەرە دەستی بابت دای بابمە هاتەوە وەرێ دەستی بگرە بابەر نەبتەوە برا بەخێر بێ بابا بەخێر بێ بابا باش بەم گرن کورا بەر بمەوە دەتاکوژم کورە بەر نابێەوە کاکەوە تو نییە وا تویان گرتیە نەزانم چ لە مێشکتان هەیە لەخواتان دەبێ ئەمن بمرم ها؟ نانەخوانەکە بابە لۆ بووی ئەمن بمرم هەتا بە کەیفی خۆتان بێن و بڕۆن و بەرەڵای کۆڵانان بن نانەخوانەکە بابی سلێنایە بەس باش بە قەیناکە لێ باب دەقەینە بەس باش بە کاکا منەوە دەڕۆم دەست بە دوکانێ باو شاگردانەش بەڕەکەم گوناهان گەلە تاخیر بووی دوو بستونی و ئەمن 10,000 بەتم گوتیە 100,000 بەتم گوتیە خۆت لە قون و قوش بەنان نەشاریەوە نەهی فرەوەلۆ لێ داوە کاوەرە هەندەچی لە حازیدەن گوناهە بانە بێ لێ خۆت بێتام کردێت تەماشا وەرە هەندەچی لە حازیدەن گوناهە بلێمان نەدایە هەفتەک دەبێت حالەی باش ئۆی بابا کوڕە شابان کاکە دەڕاوان بەچالی مەحراجیدا کاکە چونەمانەتە حیبەت چیەوە بۆکسی لە چاوی ئەوزە بەسە وەرنە لای دەی تۆ ها نەبی تەمبێ نابی تەمبێ سەنجار پێم گوتی هەرای لەگە شاگردان مەکە شەعبان کوڕە من برا گەورەتم کۆ خەبوو دەکەوانە هاالێم بدەن برا گەورە و مرا گەورە نەما لەو ڕۆ ئەو هەیە ئاقر دەبی ئاقر بەگەرنا ئاقر دەکەم ئەو هەبە لێدان خەرسوانم زەگەرنا پەنجاوەرەقەکە شت دەدەمەوە بەڕێت دەکەم پەنجاوەرەقەی چێ کورە تو بە پەنجاوەرەقەی لەگە من کورە منەوە سێسار دەفتەرم بەس لە دیکۆراتیدایە شەعبان بە پەنجاوەرەقەی چ کورە من برا گەورەتم کورە سێسار دەفتەری چ ئەوە دیارە هێشتا ئاقر نەبووە وەرە کوڕم وەرن هەردەچی دیشی شەعبان کورە نەکە شەعبان کوڕە شەعبان کورە شەعبان کورە شەعبان ئەی هاوار شەعبان لا شعبان كل شعبان وخون شعبان كل حمو كل كاركاني تيجا عنده كل سنة جولاك مياشكان الحمد لله كل خونة ناخوش أتمناتي أوانا ترتيب كيوني لبياني ومن إيش دكم دانا نشتما كاكا إيش كدنا وها أو هانية وش بفاري وردك نقوش إيش كاكا حصل لي إيش حصل لي أنا بخبروه مالي مرحب دادا نشم الناس ناتشيا زانب دو روجا أو كرة هاتيا أوش بير دانش تنكر كنا منو بير دانش يمكن ديا نسمعنا وإيش ناكنا دي يكونوا ناس عرباني راش كاتم داستو ما برانا يكذب يقدر ما نينا خوارتا إيه ما بينا خوارتا سلو دانش نكاكا سرعت بانك اللي خدان كرة هسا كاكا هسا دبرت مرات شيء مناك ودربي باندا كيوا كرة قضية باك نوريا تشرب بخوني وش قصد بيدريتن أتو أدلو بالمكو ما عيبة دي كرة زي سبيلي كردين كرة والله وتلا بلا أو كابراي وش قصد بنقودري أمدا ما يقطع أو كرة كاك الوقسي أوزر أمدا إنه وصل خوت إسامة سمكين يستوي بقرة مكون أتو تسي بقرة كوين أي إنه كيف خوت تصلا كيف باقي لنا ما كدر كاتل برا وشي مع عملي برا وش درش ده كان شيء زاد دري كذي دستي ماسك لا لا إخوان من بابسي إخوان ولا سرير ذاك يلا ولا استسر چایك بخۆ نەوانێ مێشکی خۆتان ساف کەم ڕۆڵێکی ئەوە نەفکر مەکەنەوە لە قسەی بابتە
بابتە ئێوەی خۆش بێ بەخوا نەوەڵە داخۆشی ناوین هەتا ئێستا خۆی دەرنەخستۆ یەک جاریش بەمای نەکتو خۆشت دێ ئەخڕۆڵەجی خۆ پێ ناڵێ خۆشمێ چکە گەسێت پێ بڵێ تۆ لە خۆ بایەبی جەرێک شیرینە بە قوربان دەبی بەخوا ها قسەی دایک و باو بنیە هەمووی نەخشە نەخش تیر نییە خۆ دوژمنت نییە بابە وەڵڵا هەر سێکتانی بە قەدر چای خۆی خۆشێ بەڵام دەری نابڕێ دەری نابڕێ کچەکەم دەری نابڕێ بۆ دێک بابی خەڵکی دەری دەبڕە ئەوە جودا ئەمە پیاوێکی قەدیمیە لەسەر عادەتی قەدیمە ڕۆ ئەوەیە مەوضوعەکە بە قوربان برۆ چەند ڕۆژە نەخۆشە نازام لە هەنجەتە چییە؟ هەر ئەڵدەسی لێماندا ئەڵدەسی لێماندا و چیوە ژیانمان تاڵ بووە؟ وەڵا قسەیت یانە بووە بابەوانە خۆش خزمەتیشی دەکەین دەستی ماچی دەکەین خزمەتی دەکەین دای دەپۆشن هەموو شتە چیلۆ دەکەین ئەو بە قسەی ناخۆش هەر لێشمان دەداتن یعنی قسەی هەر ناخۆش ئەوانە خۆشە کە تیش يا صبيحة يا هوان أنا نشيل أخويا أيوة أولهم لها خدايا أولهم لها أي بابا أي بابا أي إخوان أي رحمة ما في طاقة من يبقى طاقة من يبقى أي بابا أي بابا أي أخو الغريب أي أخو الغريب يا قلمي لو ودي هات لو کوڕەکەم بابت وەکو باپیرەوە عینەن باپیرت ئەوە تەبیعەتە تەرکی ناکا بابی بابی بەخوا خۆش شێوێن بەس دەری نابڕێ تێگەیشتی بە قوربان دا بابم تەبیعەتی زۆر ناخۆشە سەری دەشۆم پێی ڕادەگەم نانی بۆ دەبم چای بۆ دەبم لە من دەدا لە کوڕەکان دەدا ئەمن کچم ئەوانە چیەوانە کوڕن بۆ لە ژوورێدا سزمی کردوونە ڕۆڵە گیان ئەتۆ نەق مەڵێ ئەوانە کوڕنە فەرقی تۆ ئەو نییە فەرقی کوڕ کچێ لە ماڵە ئەوە بابتە باب جەرگی ژانەکات بەخوا بابت حەزی لێ نییە قەت شکایی خۆی ببین قەت حەز ناکا کە سەری لە ژیانی خۆی ببینی هەستێتەوە ئینشاڵڵا خوا شفایەکی بدا بێتەوە سەر ئەو دنیانجا ئەو کاتە چاکە بێت لە چاک بوونەوەی چێ ئینشەڵڵا چانەکەتەوە ئینشەڵڵا خوا دەمریتن بەشکو لە کۆرمان دەبتەوە خوایە ئینشەڵڵا لەو نەخۆشی قەت چانەبتەوە ڕاست ببێت وانێتەوە ئینشەڵڵا گۆڕ بە گۆڕ بچنێتەوە ئەو بابە خراپەی يعني أو باب أو خراب الوجود هو باب هربي باشتري والله والله قرباني بي في أغمر دار زي بخاتمي قواتو كوري داوى الشيء ها أمردنا من دورة أولاد بخير كدعاء لباطوكا يا خو سكري خلدني عاري والله راسك إن شاء الله الناس تو دمري باشكم نزاد ما عندي بيلو خب خواتو جنا وري باشا دار الزي أمرتنا من دورة أولاد بخير ده حسينو بمريا ئەتۆش عەمرت نەمێنێ باش دەوەرە خۆشی خۆشی سێ ئەولاد بەخێ و کابگا بۆ تەمەنە ئەو دوعا لە باوکەکە ئەتەکەم بە قوربانی یەک سەعاتی بابتە داڕزێن پێغەمبەر وەڵام نانەتان پێ حرامە ئەدە لەگەر توشگە لە باشە توش بەس دەرەقەتی مەدەی لەمەدە دەی باب چەندی لە توش دەدا هەموو ڕۆژ لە توش دەدات ڕۆژێک لێی دەدەی ئەلای شاتووی لێما دەدەی خۆ دەزانم سیروانگیان بەس بەخوا دەسەڵاتم نییە چ بکەم خۆ ناچم دەی بەمە بە قوربانتە مەجبورم ڕاکێشم ئەوە بکوڕم وڵا دا بابم ڕۆی سەریعی ڕۆیشت ئەی کۆرە بملۆ بەمەشینەوە قسەچی
ورد صار إلى أكبر لنبوني ولا برسيتي خوم كيانا سبحانك من دار مغيرك أو هابي وفادته أخوي هاي من دار طاقة هزار رحمة اللي ببابا غريب يده كمان زور مشتاق بدبين غريب يده كم بخوان هزار رحمة الليل سنبا زواني ما تقبلك سنبا أخلاق سنبا روشتي زوانا ما تبخيم خوا عفوتك على حق وجناحك بابا جان إن شاء الله إن شاء الله زي قاعد بهشت بابا هلاك بويما بابا هلاك بويما من دارك أنا متمنى لك المبرق من دارك أنا مدعام ليدك بابا شان هلاك بويما
لەگەر مشتریان قسەتان هەندە خۆش بکەن باشە ڕێزی مشتریەکان بگرن سندی لەگەریان باش بن برامە توش کاک سەباح و کاک ساڵح لە تو گەورەترن ڕێزیان بگرن. کاک شعبان ئەوانە ڕاحەتی من ناکەن کاک ساڵح دەرەوە تازە هاتێ دەی با ئیش بکات بەس ئیشەکەی بە من دەکەم کاک سەباح دەچی دەرێ برسیما دەچتە دوکانی لەفەی کاک ساڵح دەڕوات خۆ دەچیتەوە لە ئیشی ئیشەکە هەر هەموو ئەمن دەکەم. کاکە ئیسماعیل باک شتاب پێ برێمە ئەو پێشانگایە ئەو دوکانە گەورەیە کە ئیشی تێدا دەگەین یعنی ئەوە مەزدەری ڕستقی هەمومانە سەر و چاوی ڕستقین ئین گۆش ئەو دوکانەیە خی گەورە دوکانێک کردیتە سەبەبی ڕستقیمە چەندی ڕووتان لەگە مشتریەکان خۆشببی قسەتان خۆشببی تێدەگەی لەگەر یەکتریش کاکە لەگەر یەکتریش ڕووتان خۆش بیتەن خی گەورە زیاتر بەرەکەتی دەخاتێ وا حساب مەکەنەوە کارمەندن لێرە حسابکەنەوە دوکانی خۆتانە چەندی مەزبوط بن ئەمە زیاتر لە گەرنگۆ مەزبوط دەبوو فکر لەوەش مەکەنەوە برێن وڵای ماهتاتای هەر دەبی عملاتی بکەین و هەر دەبی کارمان لەکنە و فلان و فیسکە و فیساریشکەین برای بەڕێزم ئەمە پرۆژەم ئەوەیە سبەی ڕۆژێکە کانگۆتەوە شارەزا بوون لە سەرەکان و لە بابەتەکان ئەمن فکرەی ئەوەم هەیە هەم لە بۆ تو هەم لە بۆ کاک ساڵحیش فەرعی تازە بکەینەوە بەڵکو دەزانین چ بکەین کاکانگۆ لەوێ دەبنە برا گەورە خەڵک لە بندەستینگۆیش دەکا ئەدی برامە توش بە هەماشیەوە کاچی من دوایشتەکی دیشتان با پێ برم دەبینی زۆر جار کاکەم لە ڕنگۆ قسەی ڕەق دەکا خۆم دەزان پێتان ناخۆشە هەموو ئینسانێک عەزەت نەفسی هەیە بەس بەخۆی کاچی منیشان دەگەیانی لەبەرەوەی ئەمە هەبە نەبوونی گەورە بووینە مەبینی ئێستا سەحەبی و پێشانگایینە ئەو دوکانە گەورەینە ئەمە بە فەقیری گەورە بووینە وەڵا کاکە نانە ڕقەمە خواردیە وەڵا بیلای یعنی ڕۆژی وا بووە سێ جەممان کردیتە یەک جەم ئەدی لۆیە هەندە چاویشی تەنگە کاک شعبان ئەمەش مراعەتی وەی دەکەین کاکت نەخۆشە بەس لە بەخاتیت و هەرچەند خراپیتن ئەمە تەنەزوو لە قسەکان دەکەین ئەمە فیسەبیلی چاویت و هەموو شتە قبول دەکەین ئیدی ئەوە ئیش شەماندی دەبین و بتەوێ نەتەوێ ئەوە دەبی هەمومان پێکەوە بەڕێوەی پێنیشەکان هەرێ وەڵا برا ئەدیەوە چ بۆ و کابرایە نازانم ئەو ژن و مێرداتمدا بۆ حکومبارە نازانم لە کاک شعبان چاوەکەم نەدی چی کرد ئەو ژن و پیاوە خاصە ژنەکە هەڕان دۆستە دوامە پەشمان دایتێ لۆ 24 ساعتی ئەگەر خراپ بوو بەدری نەبوو لۆی دەگۆڕینەوە حەفتەکە بردیتی ئیناتۆ چای لەسەر ڕێژێ ڕەزم چی لێ کردیا وەویان نەساڵە پارەگەڕانەوە نییە نەکاچم پارەگەڕانەوە نییە بەس گۆڕین هەیە کاک شعبان دەتانین لۆی بگۆڕینەمە ئەت لۆ پارەی دەستبی دەکەیەوە کاک کردێ قیرژە و هەرا هۆرەیەکە مەزور لە مسپارەکەم داوە ئەمما لێرەوە کوبرا ئیش دەکەین و ڕێزی مشتریەکانیش بگرن و بەڕێک پێکی بەڕێیان بکەن و باشە یەکە شتە چیژەی تۆ کاکە هەنی بە خۆشی بە قسەی خۆش بەڕێکەن هەم مەسەلەی کوردیە دەرێت بە قسەی خۆش مار لە کوێ دێتە دەرێەوە نییە ئیدی هەزاتۆ ئەندەی مەخۆ ما یەک مریشکت داوا کرد و بزان زگت چەندی لێ هاتیە حەشیشکەما بە خۆکو پێت خورا وەڵا هەموو ئەخەن نەخۆت بە نەخۆش دەکەوی برام کەبابگە نەخۆش قەی ناخۆشە خۆ ئینسانە چەر عەفوان کاکە بەخێر بێ بەخێر بەزە تۆ لۆ هاتی ڕەحمەتی خوا دەبێت و بەخۆت نەخۆشیەتی نەمگوم هەیە کاکەمە دەڕۆین ئەو کام دەڕۆێت جێبەجێ کاک شعبان ئەمە دەڕۆین نانە دەڕۆین کاک شعبان ئەمە بارێکمان لۆ هاتیە دەچین دەین نەخوارێ ئەنگۆ ئیسراحەتی خۆتان وەرگرن ئێستا هاتیە ئەرە وەڵا چین بارەکەی بەخێر بێ کاکە بەخێر بێ بەس وەڵا هەیە من حەزم نەدەکردە تو بێ لۆ هاتی بەڕاستی سوپرایزەکی جوان بوو کاکە تو بە خۆت نەخۆشی یعنی تو لۆ هاتیە دوکانێ نازانم تا کێت سپرایشی جوان بوو ئەرێ وەڵا هەیە یعنی زۆریشم پێ خۆش بوو ئالۆ بەڵە داچ سیروانی ئاوە تا هاتیتە دوکانێەوە لێرەوە دانیشتە لەکەنمەوەتە هاە میش پێم سیر بکۆتەوە لۆ هاتیە دوکانێ بەسیدی هاتیتە دوکانی وا لەکەنمەوە دانیشتێەوە باشە باشە سەرچاوە ئاگام لێ کاکە ئەوە هیچ بووە داچ سیروانی بوو تەلەفۆنی کرد باشە دەرێ بەبێ پرسیمە هاتیتە دەرێ شعبان بەڵێ ئیش و کار کووە ئیش و کار وەڵی زۆر باشە لە خوای بە زیاد بەست یانی ئەو چەند ڕۆژێکە تو لێرەنی بەڕاستی نەتامم لە ئیشەکەی کردیە نە لە ژیان کردی
یعنی بەڕاستی زۆر زۆر ئێرە چۆل کردبوو هەموومان غەریبیمان لەبێت ئەوار وەختە سەرم بتەقیت چێوە کاکەستەوە وەختە سەرم بتەقی چەنیە نە چەنیە ئەو لەوانەیە بەرسیتە لەبەر هەندێ شعبان ئەتو بڕۆ لۆ خۆدنانی بخۆوە من لێرە دەمینێمەوە تا هێوارە بەخوای بێت و ناچم تێدەگەی ئێستا بەیەکەوە دەچی نانەکی خۆش دەخۆی داوەتی منی باشە نەخێت بڕۆ عافێتت بێ هەستەمەوە برە کاکە قوربانت بم ئەتوها هەڵسکەوت مەکە بۆ نەوعی ئەوە خۆت خەمبار مەکە دەزانی چیا تو تازی سەری منی کوها بەزی دێلم هەستە دەچین لە کنەمە نانەچ دەخۆی دەچینە مارێ خواردنەکی خۆشی شیان کردێ بەدری تو ئەم دەزانم حەز لە چییە دەستە دەی خێر بێ کاکە بەڕاستی ئاوادانت کردەوە دەستی مامەی ماچ هەنێ تو دەستی مامەی ماس ناکەی سەر خەر لێ توش دەستی مامەی ماس کرد بڕۆ خۆشی دەوێت هەردانگۆ کەی نێ مامەدە کەی نێ مامەدە گوتم کوڕم ئەڕۆ لەگە خۆم دەهین هەدی گوەر بەخێرێ کاکە گیان ئاودانت کردەوە سەلامەت بی ڕۆژ پێ بێ کچم جاچی کاکە وەعدم پێدا بووی شتێکی خۆشت بۆ دروستکەم ئەو زەحمەتەی نەدەویست کچم چت لە بۆم دروست کردی پیتزا چێ؟ پیتزا خواردێکی زۆر خۆشە پرەشابە بەرە کاکە ئەو قسەیە دەترسێم قسەشی ناشیا و ناشرین بی ناکاکە نا ئەو پیتزای خواردنەکی سەریعە پیتزا خواردنێکی زۆر خۆشە جالان دێنم پەنجەکانیشت دەخۆی با من بچمە مەتبەغی دەست پێ بکەم ئامادەیکەم بهێنم باشە کاکە گیان شابان بەرە کاکە هەرەوەش خواردنە خۆشەکە بوو فیزا میزا ئەوە بوو هەرەوە بوو ئەرە وەڵڵا نییە ئەوەندە بەتام و خۆشە تو تاقیکەوە جارەکی ئەوجە هەم جارە شەعبان کەێنێ بچینە مارینگۆ پیتزایەکی بخۆین بەس دەرێ ڤیزا ها برێ پیتزا ئەو لە بۆ تو خۆشە ئەمە ناو خواردنانە هەزار ڕەحمەتن لە گۆڕی بابە وەختی خۆی ئەمە عەرف ئەو فیزا و میزا ئەو شتانە نەبوو دۆڵمە بوو ساوار بوو برنج بوو هەڕشتە بوو کورا ئەو شتانەمان دەخوارد ئەوە خواردنی ئەو زەمانەیە ئەوە چییە کاکە دەبینم دەگریەی بەڵێ کاکە منداڵەکانم تەمەنای مردنم دەکات کوشتی وا هەیە شتی وا هەیە بەخۆم گوێم لێیان بوو خۆم گوێم لێیان کورە چما زمانیان نابڕن ئەو منداڵانە تەمەنای مردنی تو بکەن بەس داچیان کچی پیاوەکی مرد بوو قبوڵی نەدەکرد کاکە دەزانی چییە؟ ناحەقیش نینە بەسەرەکی ئەتۆ منداڵانەی خۆت خۆش ناوێ کاک بوو خۆشیانم ناوێ کورە شعبان کورە ڕۆژ و شەوە من هەڵدێم غاردە دەمیناک دەڕم لە پێناویوان کو خۆشم ناوێ کاکە گیان ئەتوو دەبی پێیان بری ئەو خۆشەویستەی خۆت لە بەیان دەرببڕی بچی لە باوشیان بگری ماچیان بکەی دەست بە سەریان دابینی ئەتوو لە غێری هاتووە هاوار و لێدان و کوتان هیچی ترت نەبووە هەتا ئێستا با منداڵەکانت نەگوێتی ئەوەرە کوڕ خۆم دەستت بەسەری دابینی خۆش بێ ماچی بکەی ڕۆڵە گیان حەزیان لە شتە چیە لۆیان بێەوە مارێ 100 تەلەفۆنت دۆ دەکەن نەمزە تو شتەچیان لە بۆ نابی یعنی چ؟ یعنی من هەموو ڕۆژێ شابە بچم یەکەیەکە بیانینم کوڕمەتون خۆش دەوێ کچمەتون خۆش دەوێ ئەو کو دەبی کو دەبی ئەوەیەکەن چی نییە بوو ئەو شتانە کاکە ئەتوو لە من تێنەگەیشتی دەچی لە ناو ماڵ و منداڵی خۆت دادەنیشی کاتیان لە بۆ تەرخان دەکەی قسەی خۆشیان لۆ دەکەی باسی ژیانیان لۆ دەکەی
ئەو پێداویستیانەی ژیانیان دەبیتە مایەی دڵخۆشی و کامەرانی و بەختەوەری خێزانەکەت منداڵەکانت ئەوانەیان لە بۆ دابین بکە خۆخار ئەوەنی ئەتو پێی برێ خۆشتم دەوێت بچی بە ساعات دەکنی دابنیشی و دەستی بەوە نا بەڵام خۆشویستنیان لە بۆ دەرببڕە بەسکە تو دەچیەوە ماڵێ یعنی بلەگەریان ڕووگرژی و ڕوت خۆش نییە و قسەد ڕقا نابی کەس دەنجی بێتن ئێکورە وڵڵی ئەوانیش لێت بێزار دەبن کورە ناوەڵات و هەر دەچێ مارێ هەر ڕوودڕە هەر ڕوود گرژە باشە خەڵکیش کەیفی پێت نایەت چکە دەری دایمەن سماق و بیبەرت خواردیە ئەوی دەتبینیتن لە دەور و بەرد یەکسەر هەر دێتن نابی برام ئەوانەش گەنجن پێویستیان بە ژیانە واللهی ئەگە بە نەرمی لەگەریان نەجولێوێ نەجولێەوە تربیەتە چی جوانیان نەدەی و لەگەریان نەرم نەبی بەخوای لە دەست دەردەچن گەنجن خوینیان گەرمە برادری خراپ ئەو لا ئیملا لێە دەبی دەستیان پێوە بگری و کوڕەکەم ڕۆڵە دەست بەسەری دابینە خۆشتم دەوێ ماچی دەکەم خێزانت بە هەمان شێوە ئیتر بزانە کۆ تویان خۆش دەوێ و ئەتوش دەخەنە سە سەری خۆیان بەسە بەس مەزەرتم دایە شابانە تو بەناوکەتی لە حدودی خۆت دەرچووی ناکاکەنا وەڵڵاوانی ئەمێن دەزانین سە باکش پێ بڵێن ئەمە حەز دەکەم منداڵەکانە دەتویان خۆش بووین ڕێزت بگرن بتخەنە سەر سەری خۆیان ئەوە لە بۆ من جێگای فەخر و شانازیە هەدی ئای لە خۆت غەریبێ قەرەنی باشە تو برای من نەبوو پێکەوە لەو ماڵی نەژیایە باشە لەو هەڵگۆڕای لۆ کاکە کاچی من قوربانت بووم هەمونیشان لەسەر ڕێزگەی بابی خۆمانم لە ڕووی ئەخلاق و لە ڕێی شخصیات و ئەو بابەتانەوە بەڵام بە نسبەت ئایلە و خانەوادە و منداڵ و شتانت نابیەوە بیکاکە من لە زمانێکدا دەژین هەتوو لە 50 ساڵ پێش ئێستادا دەژین باشە ئەمە ئێستا لە 2024 ئەو خەڵکە ئێستاکە هەمووی گۆڕایە خەڵکەکە گۆڕایە دەبی بە گوێرەی عقلیەتی وان هەڵسوکەوتیان لەگەر پێ تا ڕاستە ڕێ دەبن ئەگەر نا بەخوای گەنجن لە ڕێ لا دەدەن یعنی ئەو کاتیش ناتوانانی بیانینیەوە سەرڕێ ڕۆماڵێ لەگەریان دانیشا پێ بکەنە قسەی خۆشیان لۆ بکەوە بکە ببنە خێزانەکی بەختەوەر بەزەت و ناوەڵە هەردەچێەوە مارێ سماقە لە دەموچاوی دەباری خۆیە کەس ناوەری تەمەشات بکە وەرە کورە ئەوە چییە؟ چێوە دەچی لۆوە هاچووی لەوێ دانیشە وا مەکە ئەوەی بگۆڕە ئەوە بۆ نەچیە ئەرێژنێ و بۆ نەچیە دێ ئەرە لۆ ئەوە دێناک ینی هەندێک نەرم و نیان بە کورتی و بە کوردیەکەی وەڵڵا من حەز دەکەم باکشتیشت پێ بڵێم ئەمن حەز ناکەم منداڵەکانت وەکو من تەمەنای مردنی باشیان بکەنەوە یەکەم جارە و قسەی بکە لەوەستەنێ کورە ها؟ وەڵڵاهی کە باوکم مرد لەسەر گۆڕستانی دەگریان وانە ڕەشما پۆشی بوو بەڵام هەمووی بەدرۆ بوو لە ناخەوەم نەبوو بەدڵ حەزم دەکرد کە مرد زۆر دڵخۆش بووم لۆ ڕۆژی ئازادبوونی من بوو تێدەگەی هەر لەو کاتەوەش بڕیارمدا کە بوومە خاوەن خێزان ئیتر ئەمە چ بکەم هەرچی پێم دەکرێت لە بۆ بەختەوەرکردنی خێزانەکەم و کامەرانی کردنیان دڵخۆشبوونیان بیکەم لە بۆیان لێ دەبینی منداڵی خۆت کوونە لەگەرت و منداڵی منیشکوونە لە بۆم 100 تەلەفۆنم لۆ دێ هەتا دەچمەوە ماڵێ بابەجان لە چێی بابەجا پیاوەکە حاتم لەچێ ئیت بزانوانە نەخێر لۆیە ئایلەی من ئێستا هەموو منیا خۆش دەوێت دوعام لۆ دەکەن خی گەورە تەمەنم درێژکە کە چێتووە پێم دەڵێ منداڵەکانم دوعام لێ دەکەن کەوا بمرم کاکە با بگۆڕێی وە بکە ببێ ئایلەشی بەختەوە دووبارە و دەبارە پێت دەرم لەگەڵ یان باش بە و بابەسە چیتە ڕووگرش نەبی لەگەریوە
نان حازرە نان ناخۆی؟ نانی ناخۆم بڕۆ نانی خۆتان بخۆن. ئێ باشە لەبەر چی؟ نان ناخۆی پێمان ناڵێ ئەڕۆی هەر پێمان ناڵێ دە پێ بڵێ لەبەر چی نان ناخۆی؟ ئەوەگرێت کورم دەگرێت؟ گریانی چێ؟ ناگریم ئەوە شتێک چوە چاو نازانم چییە. بڕۆ لێم گەڕێ بڕۆ لێم گەڕێ بڕۆ نانی خۆتان بخۆن. شیروان وەرە ئێرە دانیشە وەرە دانیشە وەرە زانم وەرە کچمە مەترسێ کوڕم مەترسێ مەترسێ دەزانێ من چەندەم گۆم خۆش دەوێت بەس تەنها خۆ بەس خوا دەزانی کە چەندەم گۆم خۆش دەوێت بابا جاوزە تو خۆش بابا جامە قوربانیت بم ئەمەش خۆشمان دێ بە قوربان یا ڕەبی مەرگت نەبینم. بەس تەنها خوا دەزانی چەندەم گۆم خۆش دەوێت لەناو دڵمە. حسن دي حسن برون بزين بين برون نان حسن صبيحة بيان بناني ام دي حسن برون بنزين بين برون ناني خوتام بخون دي دي برون دي زراري كرديا هذه كاك حازم لقيبي كاكا كتينا مستمر نعظم زرارتي قبل ما كرديا باش المشكلة أن كتبت بيني للشركات بينا هاي ما بينا أويش دبي بخوان ديراك أبشر اسمعي والله دياري إيش الشهر هي قناة ديار دبو. السلام عليكم. وعليكم السلام وبركاته. شلونك؟ كاك شعبان. هنا باش والله نعطي أخوات برا. أري والله كاك شعبان. شنو أخوات كاك اسمع؟ عافية يا رب باش كاك أبو بقول والله يوم ما عندك تأخير دين ويان مشغول مو بيمنا والحاصل يعني عم خليجي كاك من براستي زورنا خوش. هذا الدكتور تدري تناري. أخوي دكتور دري اللي هو طبعا كيف أخوت عند الزعلان قوريو. والحاصل مساعدة خوش هناك المعدل تورد بيو تورد بوناش تأثيري لذاك أيدي براستي زختي ونخوش يدري كراي روجيتات ثم درجات منو كرديان بني تا بني دنيا ثم تا فاهم كرديان. أيش بدو دوقات وسيقات ما بتعرفوا إن شاء الله. كل كاك شمع والله كبشر كتتمني عقل وشي من دارين يدي. بخوا أمر لي ناقل. ذكرتني أعزاك أنا جروجة شيء خصك فيك وتينا أول سمني حساب. أخوي باشا كاني تو خرابي ويحمو بزر كرديا. أو وندا باشي لجرمان حتى أخوي دري بسا.
گردنی خۆش و ئازابی ئەلێ ڕام گردنیم ئازاکرێ لە بەقاتی چاوی تووری بەڕاستی ئەتوو تەعویزی هەموو شتە خراپەکانی ویت کردیتەوە تا ئێستا ئەمان تەقسیرم پێ نەکردیە وەکو خۆمی یعنی ئەگەر ئەو قسە شتان پێ برێ وەکو پێم گوتینە هەموو جارێ ئەو تەبیعەتەکەی تویرە مێدانیە و ئەو های لە هاتیە ئیدی لۆیە ستان لە دری نەبیتن و بەگەنی ئازاکان دوعای لێ بکەن دوعا گردنی خۆش و ئازابی خۆش و ئازابی چا دەبی ئینشاڵڵا خوش فایدە گردنی خۆش و ئازابی بەس وەڵڵاهی ئەو ڕۆژێ گۆپارەکی لە مندا بەڵام بە هەر حاڵ ئەو وەچی باب و مامی خۆمان تەماشامان دەکرد بەڕاستی هەزار جار گردنی ئازابی خوا خێر بنووسی برام وڵا حەز دەکەی بڕۆ لە خوارەوە گۆپارە چی لێ بڕۆ بینەوە تۆرەی خۆت لەم بکەوم ئەستەغفر الله عەدم نییە عەدم نییە ئەمە برایەکیم بەخوای کەسمان لە کەسمان گەورەتر نینە ساڵە دکتۆر نارێکەندین دەمریتن کورە دەبێگەر دەری پشی لێ حەڤڕۆحەت سوام بکەجی دەمریتنەوە بە قورئان بمردوان نییە سرحەتمان دەکرد کورە خۆ دەزان بەزە بە خاتی کاک شەعبانێ من قسە ناکەم هەندم پێ خۆشی بمریاتە خوا دەرێ بەس کورە ئەویش حەز دەکا بمری دەبی پێی ئەیبا دەبێگەرە چا دەبی ئینشاڵڵا شارە تۆ ئینشاءڵڵا بە حەول خۆت خۆت من نامگوت تێزارش کە تۆپەکەی ناوێنە ناو حەوشەی من ها نەمازانی کە تەمارینگۆ ئەو کە بیتەقێنم سیروان زانا إذا هم طوفان ما نخير له بانج ما ذكرت خلاص لا مش داخل بقرعة دقيقة كلها رمزان كده برون تبغى ده بزان كده دسني ده وديك لهم كده ده وديك لهم كده زانا سيروان ورد بري بابا ورد راس زانا بشرتشي أو زارش نايتقينم ها بشرتشي أو توبتان دموا نزانت يا شرطك شرطك آمنو سیروان و زانا لەگەرتان تۆپانێ دەکەی تەواو ها وەرن یاڵە دەی ساڕۆی یاڵە دوورکەونەوە دوورکەونە دەی ها چەند ساڵەکە مەی نەکردێکیژن بەخوا دڵم پێ بچێتە دەرێ گەڕێن خوا بامرازی دڵی حاصڵ شکۆرە بمەشان چەند دڵی خۆش دەرم دەبێ بامی چی لێ نەدەبێ بێتەوە مارێ نا بە قوربام زانای ئیشەڵایەتەوە بەس دوعای خێری بۆ بکەن بە قوربان بخوا منیش بە خەریکە مێشکم برێتەوە
بەخوا نەفرمێسکم نەئازاهیت تااقەتی یەکشتم نەما چی قەت بەم ئازار و ئاوارە دایدی قسە لەگەڵ ماڵ شەعبان نەکرد چی گوتش تەلەفۆن لۆی کرد وەڵا کوڕم وتی باشێ بێ ئینشاڵڵا تی دکتۆر توێتی چاگە بێ ئەدە خوا پێغەمبەر ڕەحمی پێ بکا بە قوربان داجا دەبێ ببینیم بابمان باشتر بێ ئەو جارە کچم باورەتاندانە بەزێ بە قورباندم خوا گەورێ شفا لای خوایە دەردی ژێ و شفاژێ بە قورباندم ئیشەڵایەتەوە وەکو گڵۆپانەی ماڵم ئیشەڵای ئیژەکاتەوە لەو دایدیتت بام چی دەکرێت ئەو لەگەڵمان دریچە خۆش بوو تۆپانەی دەکرد دەگەرمان گەمەی دەکرد پێ دەکەنی دیتت دوای بەربەوە ئای کۆرە بمەرە وەڵا دیتم کوڕە بەخوا بە حیاتێوە نەدڵی خۆش نەبە بە قەدەرم بڵێ بەس باش بکوڕم مرازی حاصل بوو گەلەکە پێ خۆش بدڵیا خۆش بە لەگەڵێەوە وای هاوار دای ئەوڕۆت بینیت بابم دڵی چەند خۆش بوو چەند باش بوو لە گەرمان پێ دەخێنی ئەو یەکەم جار و بابم بینم لەگەڵێمە پێ بکەنی لەگەڵێمە گەمەی کرد هیچ ماشەڵا و دڵخۆشێمان دەدەخینە خەیار ڕابەر بووە ڕەکەم باورە تادانە بەزێ بە قوربان دەبم لە پاش ناخۆشێک خۆشیێگەرێتەوە ڕێگامان باوکی باوکم تۆ های خێری بۆ بکەن ئەی هاوار دڵی منیشتم دەکەن ئەی هاوار دا نان حازرە بتم داینێ وەڵا ڕۆڵە من برسیم هەسن بە خۆتان نانی خۆتان بخۆم بەخوا تا بابت دێنێتەوە من ئاویش ناخۆمە کۆرە بم لە پاش بابتانم کۆ دڵک دێتەوە لەسەر سفرە دانیشمە و لەوێ نەبێت وەڵای دا تا باب نێتەوە مەش ناخۆی ئێکت بکەم الله عەلەم جارێ لە خسخانەی کێ دڵێ واز دێتە دەرەوە ڕۆڵە داس نانی خۆتان ئەمەش ناخوا تا بابمان بێتم والله بابا شعبان هاتوا بس كانك كتير هسه لك وتبكى يا الله بابا انا تو دايا يا الله زانا ورك يا الله يا الله يا اخوة بخير بيت بابا بخير بيت يا اخوة بخير بيت فرم دستي قال استيوان بركاتي من وراي بارزة بارز أولو ذا قريان ها هاي بقرباني أفر مسكالتان بم أمن عيب بنيه أنا بيني أمن الحمد لله زور باشمو أو هاتي ما هو ناوتان ما قريان بقربان ما قريان مطلوبي مالك مني قربان دم خوانك ذاك سيرواني أمن بقرباني بخوتو من دالكان شدبو أمن وشي أو عمر دريجي أو غارم دداهي ناك دبوم بتوانم أنقو بختور بكم دجيان بس لم دتاني روجك لروجان خوشويستي خوم لبوتان دربرن ئەمگۆم زۆر خۆش دەویست چێکاکەوە منت لە بیر چوو ها لە بە مندارەکانی خۆت چی بۆ هاتیەوە ناومە هەر منداری خۆت ئەم خۆ لە سبەینەوە لە گەرتومە بزانە هەر ئەمنت لە بیر نەما شعبان قوربان دەبم برام ئەتوم لە بیر نەکردیە بەس دەزانی داچی سیروانم چەند خۆش دەوێت هاي چەند قەدری لەکنە من هەیە هەتا ئێستا نەیزانیە پێم نەگوتی ڕۆژێک پێم نەگوتی کچێ منە تو خۆش دەوێت ئەوەم دەم خۆش دەوێت دەم خۆش دەوێت بەخوای باور بکە داچی سیروانی لە ڕۆحێک خۆم زیاترم خۆش دەوێت دەزانم بەخوا دەزانم بە قوربانی دڵت بم تۆ ڕووناکایی ماڵی منی بە قوربان دەم ئینشەڵڵا قەدی چی لێ نایە خوا سەلامەتت دەکا پشت و پەنا بخوا قوربانت دەبم ڕۆحم بە قوربانت بێ بزانە کاکە نەمگو هاتیە ناو مار و منداری خۆت ئەمنت لە بیر کردووە لەگەر داچی سیروانی کەتێ قسان و باسی ژیان و نازانم چ دەکەی خۆشتانم دەوێتن و ئەوشتانە کورە وەڵا ئەمنت لە بیر کرد کورە شابانە من کۆت لە بیر دەکەم کورە کورە بیرت دەکەم کورە ئەتوو برای منی ئەتوو بابی منی ئەتوو بربڕی پشتی من بووی ئەتوو ڕێنیشاندەری من بووی شعبان کورە بیرت دەکەم ئەمە دەزانم شعبان دەزانم ئەگەر بشمرم لە پاشە من ئەتوو هەڵدەستی بە ئەرچیمان بوو منداڵم وەچی منە کورە کورە بیرت دەکەم شعبان ئەتوو چاوی منی خوانەکە کەس و کارم ئەتوو بابی منی براگەورەمی پشتی منی هەموو شتێکی منی ئینشاڵڵا خوای گەورە تەمەن درێژت دەکا و لە ساغت دەکاتن باشە کاچی من
ئێستا کەش ئەمن دەڕۆم ئەگەر هەر ئیشەکتان بەم بوو ئاگادارم بکەنەوە ئاتوو مەیە دوکانش کاکە باشە برایەکەم مەیە دوکانێ ئەمن بەخۆم هەر کاتەکی باش بووی ئاگادار بکەنەوە باشە کورە ئاگادارم بکەنەوە کە بابتان باش بوو ئەوە ئاگادارم بکەنەوە بەخۆم دێمەدوت بەخۆم دەت بەمە دوکانەوە چی جاران باشە کاکە دێڵانێ خواحافیز برام السلام عليكم السلام سلام كاك شعبان باش كاك صالح سلام خير بك كاك شعبان انا خواي بزاوي زور بعد وتم كاك شعبان هو كو فتره كديارني هذا زور واش فهمت ان شاء الله خير واش فهمت ان شاء الله استي وزعي باش دكتور بيقو وصعي باش نية درم خواي كاك حاز لو ديارني كاك شعبان لو ديارني عملي شهر لبا عندنا براستي هر مشغول ويما ئێستاش حساباتەکەمە حساباتەکەی دەکەم و دەڕۆ بەس چاوتان لێرە بەچاوە بەخۆشت لەگە کوڕەکەم بە باشە ئاکەمتان لێرە بیتە باش کاکەم مەشغوڵم بەڕاستی باش کاک شەمە مزوان باش ئێرە وە بزانە بە خۆت لێرانێ کاک حازی لێرانەیە خۆش فایدا ئینشاءڵڵا ئەوانەش میتوان بە جوانی هەڵواسم با دیاربی مشتری ببینی سەرچاو کاک سەرچاو کاک بچم بە جەماعەت برێن کاک حازی خۆشە وين الجماعة وين؟ سوى خير تازكك شعبان هاتيرا إيرانا أمانة مدرة قوتي كاك حازي قلق نخوش دبي زور أقا تانينا خوا براس أري والله إنت دبي زور أقا ماشي جري نخوش ها زور نخوش خواش فالو من الشهر والله إن شاء الله خواش فالو أنا ما أقام عليه قابلة معك ساعتان كانت ساعت يلا أقام عليه خمر يلا طول براشن وەزعی کۆ ئێستا باشە لەخوا بەزیابێ ئەمڕۆ زۆر باشە کاکە شعبان گیان هەردووعای خێری بۆ بکەن بە قورب باش دەبێ ئینشاءڵڵا ئەدی ئەو گریانەت لە چییە؟ الحەمدولله الحەمدولله ئەمە دڵم زۆر خۆشە وشي دبينا من دارمكان هذا دور برم دانشت والله پێویست بە گریان ناکە ئەو باش نییە مندارەکاندا دەور و بەرت کۆبووینەوە وا لە ناو مار و منداری خۆتی هەیە لە خەستەخانەیە و کەسیشی لەکەن نییە ڕەحمەتی خوات لێ بابەجان ئەوڕۆ سڕێ منە ژە هەفتەکەی دیکە جوان دەشۆم خزمەتێکی باشت دەکەم لە سڕێت چێ وڵا سڕم ڕەنێ هەموو بخۆم خزمەت دەکەم ئەنگۆی چێ ئەرەدا سیروان زانە ناهێڵم خزمەتێکی بابم بکەم هەر بخواان دەیکە ناکیژم وەمەرێ ئەدێ مزارە نانی لۆ نابێت ئەدی جرکی ناشۆی ئەدی سەری ناشێلی ڕۆڵە گیان وەمەرێ ما کیژم خزمەتت کردو ئای خۆت بەخۆ وڵا لەمە پاش کەس نابێ ئەم بخۆمەدا هەتا خزمەت دەکەم هەنەکە بە حەزمی دەکەم بە مامستەی دەشۆم هەلەوە تێم ڕدێم نەکردێ کەس خۆ ڕدێنیشی نەکردیە بابا ئەم دەتشۆم ئێ سیروانەکەم قوربانە بابا عمرت درێژ بێ سیروان وەرەزانە عمرت درێژ صبيحة ممنوني توشم ممنوني بيناي بقفل باندم شاء فاتة من دريج دكا سنة أصداركم ممنوني تو مكتب أخي شعبان بارك هاكا بلي با قردنم أزعب كل كاكا أو أنا همو قردني تويان أزاكر ليا والله چەند ڕۆژە دوعات لۆ دەکەن هەدەرەن حاجی لۆ دیار نییە لەبەر تو هەر نییە زەوقی ئیشیشیان نەبوو گردنتیانە ئەزاکردیە بێخەم بە آخر پێیان برێ بزان گردنم ئازا دەکەن کاکە ئەو قسانە چییە؟ ئەوە دەرێ کۆتا مەرگتەوە چەند جارە برێ گردنم ئازا دەکەن ڕەحمەتی خوا دێبی ما حەزی گردن خۆش و ئازاوی بەڕاستی ئەو دوکانە بە تووە جواب بوو
حازم هذا بخويا كاك شعبان نزانية أما لدكان قدر يتمان أذاكر ربي خويا قدر خوش وآزاب ما تسمعنا بدرين ما بقرآن ربي ما وعد قدر خوش وآزاب دكان بتوه خوش وبراستي كاكا تو همشتا ما بوي لدكان براغورة ما بوي صاحب ما بوي بخوي هميان دعاء دودا كان بردوام شعبان بله كاكا تو هیچ شتێکم لێ مەشارەوە ئەمن گوێم لێ بوو دکتۆر هەم شتەکانی بە تو گوت ئەمە گوێم لێ بوو گوتی هەر هەفتە چیمایەک هەفتە بەزێتان دێلم دەبۆ بابا مەلێ بابی سیوە بەزێتان دێنم خوانەکە بە قوربانە دەم خوانەکە شعبان بەڵێ کاکە ئەتو دەزانی ئەمن لە منداڵیەوە ئەتوم زۆر خۆش دەویست کورە هەر بە براتم دانەدەنا ئەتوم بە هەموو شتێکتم دادەنا بربڕەی پشتی من بووی شعبان بەخوای دەزانم هەموو شتێکم ئاگالەیە ئەتوش پشتی من بووی ئەم بەس هەم دەزانم ئەمری چەند خۆش دەویت چەند تەحەمولی منت دەکرد کە ئەو قسانەم دەکرد والله زۆرم خۆش دەویستی منیش ئێستا کەش خۆشتم دەوێت خوای گەورە تەمە درێژت کە أشهد أن لا وای بابا رو وای بابا ما قربان دمو بابا بابا ما قربان تنازل بم بابا بابا چیا ما قربان دمم بابا 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 روی بابا کاکم لامو ماسو کاکا لو وازو رویشتی لو وای بابا رو بابا بابا شاد بابا ما الفتيش بابا شافك قربان دمم بابا قربان دمك بارد وحاجي اقدر نفوز بابا أجل رحمة لو يقول الحال وي بابا ما قربان دم بابا وي
بابا قربانك بابا قربان بابا لا اله الا الله قربان بابا لا اله الا الله کاکەلۆ زوو ڕۆیشتی لۆ هێشتا خۆ تامی خۆشی ڕۆژەکانی تومان نەکردبوو سیروان توانەی شارنەوە ئای کاکە گیان چەند زوو ڕۆیشتی ئەی بابەی بابا بقربان الزمن ماما قربان بمشاهده ماما بابا بقربان التناسل ماما جان وي ماما ما تفرشوش جان ماما باقي يا كرم والله قولت عصب اليوم وخويا الحمد لله لقيت عم باش وقردني عصاك كنت تواو قاقر عم تقود انا بابي شاري وديك هاشمك همو مالسي همو مالسي كاكا رحمتي خوای گەورە لە هەمووتان بیتن ئەڵما مستاش قسەی لۆکردن و ڕۆی باشتەکتان پێ برێم وەڵی هەمووتان لە بۆ ڕۆژێکیەوە تەحمولی یەکتری بکەن بابتە براتە کەستە کە هەر کەسێکتە کە لێت نێزیکتە دەور و بەرتە لێی قبول کە برام وەڵا ئەوە جێگای هەمومانەوە قەبرە ئەخە ئێستا بزانە هەمومان پەشیمان دەبینەوە دەرێن بریا لێی دابین ئەزیەتی دابینە بەس ڕۆژێک زیاتر لە گەرمان بایە سەعاتێک زیاتر لە گەرمان بایە برای من ئەگەر هەر کەسێکتان حەقەکتان لەلایەتی ئەوە من برایویمە فەرمۆ من حەقەکەتان دەدەمەوە ئەگەر ڕۆژەکی ئەزیەت یەکێکتاندا فەرم وەڵی پشتی من دارین گۆوەرن حەقەکەم لێ وەرگرنەوە گەردەنی ئازاکەن و خی گەورە لەوی لە ئێمەش خۆش بیتن وڵی برام کاک شعبان هیچ حەقێکمان لەکنی نییە ڕەبی گەردەنی خۆش و ئازابی یا ڕەبی خوایە جێگای بەهاش بیتت برام خی گەورە پاداشتی هەموو لە یەکتامداکەوە کە لەو مەراسیمەی ناشتنی جەنازەکەی لەگەرمان بوون ئەوە ئەجر و پاداشتەچی زۆری لەسەرە بەڵام بەڕاستی ئەمە تازی لە بۆ دانانێ یعنی پێویست ناکاتر خەڵک ئەسیەت بدەین ئەها هەمووتان ئیشتان هەیە هەمووی خەڵک هەمووی کار و کاسبی هەیە و مەجاالەکەی ئەوانە ئەگەر ئێواران ئەگە پێتان کرا ئەمە حەز ناکەی خەڵک ئەسیەت بدەین بە خۆمانەوە چ مانگەکە خەومان نییە دەڕۆژە منداڵەکانی وەڵی تەمەشا دەموچاویان کرد خەویان نییە پێویست ناکە ئازیەتیان بدەن کاکە وەڵی پێویست ناکە بێنە ماڵێش باشە هەتا نەخۆش بوو ئەوەی تەلەفۆنە چیلۆکردنەوەی سەردانی کرد خوا خێری بنووسیت لە پاشان پێویست ناکە بێت چاوەڕێی کە بابی بکەن لە ماڵێ لە تازیەی دوعای خێری لۆ بکەن و خی گەورە پاداشتان داتەوە و تازیەی دانانێ جەگەردەنی ئاساکەن مەدیەتانان فاتح
ولو نقريش ما خراب بو بس والله لزاتي ما مامو في لزاتي باب مامو ابي خو عافي كاتر ربي كردن خوش وعزامي مام حاجي ما خدا بري باب شماير ودا متأثير بمبن هرسان خرابش ولا قرمان بس يا ربي كردن خوش وعزامي مام حاجي اي بابا الرو اي بابا الرو استجدت وبرسام جارك كوكو بارك الصباحي ده والله مام شعبان او روجم قلبي الناسي قوبارة شي لمن دام خوزقة بما بايا صد قوباري ديك لمن دا بايا بس ما بايا الله وإنا إليه راجعون. والله براكم رێزی برایەکانتان بگرن ڕێزی بابتان بگرن ڕێزی ئەو کەسانە بگرن کە لە گەریان دەژین ئەگەر براتە ئەگەر بابتە ئەگەر هەر کەسێکدا بزانە هەر چەندەی قسەشی ڕق بوو بەڵام هەتا لە دەستی نەدەی قەدر و قیمەتی نازانی کەمرد ئەوجە قەدر و قیمەتی دەزانی ئەوجە دەرەی خۆزگە یەک سانیە زیاتر لە گەری بژیان ڕە. وأنا لولا إن أنا كيف خون. دورن كل من هذا كتام خون آخر ولا من كنيوش بخوا زمني جاكوجن شعبان. ناي ناخو من هذا طبعا بنيتو كلها ما بيدخل بخواي نيتو بناي ناخو. باشو إيواري باملونا عطو إيش تبعتو بام مخديمش بانش. بتمايتي بقربان تازه باب الروي كرب. تازنا. إيولو منشتانا ويلعب كردو لقى الخوتانا. أو حابة بخواي كاكش بانكيان. براشن هەمومان دەمرین نادیە توش لە پێشچاویم داڕانەوە دەمەگرێ باوریان دانەبەزیتن تو بە داک و بابیان ماما بام دێتەوەنێ لەرنایەتەوە توخوا مرنایەتەوە بام دێتەوەنێ ماما داسە بە قوربان دەمەستە بەخۆی ماما هیچکە ناسمە دەرێ لە تۆپانێ دەکەم لە دەستمە دەرێ هیچ داکەم بەس دەستی دەخوین لە ماە بەس بام بێتەوە مام هەستە کوڕم هەستن دەی هەمومان دەمرین بابا توخوا مەرێ بابم نایەتەوە برێ دێتەوە نیە دێتەوە کوڕم دێتەوە بابا جان ڕۆمانێک بووی لە ئامۆژگاری ئیلهامێک بووی لە میهرەبانی کتێبێک بووی پڕ لە جوانی